لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەری کوردستانەوە ئەم کاتتان باش من ڕێبینیا ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم برگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەم ڕۆژ چەند برگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها پامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دواترین زانیاری و هەروەها گفتوگۆکردن لەسەر چەند تەوەرێک. ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لە بەرنامەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر مادە هۆشبەرەکان و کاریگەریان لەسەر لاوان لە 26 ئەم مانگا 26 نەتەوەیە گرتوەکان بە فەرمی دایناوە بە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و بە قاچاقی نایاسایی ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتانە. ئەو ڕۆژە باسی بە شوەیەکی گشتی مادە هۆشبەرەکانمان کرد، بەڵام ئەمڕۆ بە تایبەت باس لە کاریگەریەکانی لەسەر لاوان دەکەین، بە تایبەتی لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستاندا داهاتاکان لە نێو بەکارهێنانیدا لە نێو خوێنکاران لە نێو لاواندا ڕۆژ لە ڕۆژ داتاکان هەڵدەکشێن و زیاتریش دەبن. مەترسێکی زۆر لەسەر لاوان هەیە. ڕۆژانە زیاد لە کەسێک لە هەرێمی کوردستان دەستگیر دەکرێت لەسەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یاخود بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان. گفتوگۆی ورد لەسەرم بابەت دەگەین لەگەڵ میوانەکەمان. لە تەوەری دوین بەرنامەکەشماندا هادیکەریم پامنێرمان هادیکەریممان لەگەڵ داخل دەکات، جێگری سەرۆکیەتی تۆپی پێی کوردستان قسە لەسەر ئایندەی تۆپی پێی کوردستان دەکرێت، بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنا. بەشی زۆر لە خولەکانی وڵاتانی جیهان بە تایبەتی خولەکانی وڵاتانی ئەوروپا دەستی پێکردوێتەوە. ئەی چی دەربارەی خولی نایەبی کوردستان، چی دەربارەی خولەکانی دیکەی فوتساڵ و بابەتەکانی دیکە، یەکێتی تۆپی پێی کوردستان چ بەرنمەیەکی هەیە؟ خولەکان دەست پێ دەکاتەوە یان چ بەرنمەیەکی دیکەیان هەیە؟ لە تەوەری سێم بەرنامەکەشماندا باس لە بابەتێکی گرنگ دەکەین، بە تایبەتی لەم سەردەمەدا یاسای بەکارهێنەر یاخود بەکاربەر، ئەوانەی کە من دەچم لە بازار شتێک دەکڕم یاخود بابەتێک دەکڕم تا چەند مافەکانم پارێزراوە. لە ساڵی 1962 جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وتارێکی لە بەردەم کۆنگرێز باسی مافی بەکارهێنەری کرد. لە زۆربەی وڵاتانی جیهان، تەنانەت لە وڵاتە دووەکەوتوەکان، ئەوانەی کە وڵاتانی گەشەی سێمیان پێ دەڵێن، لە وڵاتە ئەفریقیەکان، لە وڵاتانی عەرەبی یاسای بەکارهێنەر هەیە، بەڵام تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەو یاسایە نییە. گرفتێکی گەورە بۆ بەکارهێنەران دروست بووە، بە تایبەتی لە یەکلاکردنەوەی کەیسە یاسایەکان. لەگەڵ یاساناسێک ئەم بابەتەش گفتوگۆ لەسەر دەکەین. وە گوتمان تەوەری یەکەممان گفتوگۆ دەکەین لەسەر مادە هۆشبەرەکان و کاریگەریەکانی لەسەر لاوان. سەرەتا راپۆرتێکمان هەیە لەسەر مەترسی مادە هۆشبەرەکان و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن سەرەوە بابەتە لەگەڵ میوانەکەمان. مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بۆ سەر ئاسایشی نێتەوەی نیشتیمانی بەهای ئەوەی هەیە حکوومەتی هەرێم لە تەک کارەترکردنی بەڕێوەبەرایەتەکانی ڕۆبەڕۆبوونەوەی مادەی هۆشبەر لە ئاسایشی هەرێمی کوردستان دامەزراوەی تایبەتمەند لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دابمەزرێنێت کە کاری لە پێشینەیە سنووردارکردنی حاڵەتەکان و هۆشیارکردنەوەی خەڵک بێت، بە تایبەت لە ناو گەنجان و نەوجەوانان. هاوکات دامەزراندنی چەند سانتەرێک کە ئەرکیان چارەسەر و ڕاهێنانەوەی ئەو قوربانیانە بێت کە ئالوودەی مادەی هۆشبەر بوون وەک پێداویستیەکی دیکەی ئەم قۆناغا خۆی دەناسێنێت. لەبەر ئەوەی هەرێمی کوردستان نزیکەی 513 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ئێرانیش دوای ئەفغانستان باشوێنی مادە هۆشبەرەکان ناسراوە و کاریگەری ڕاستەوخۆی نەرێنی لەسەر هەرێمی کوردستان دەبێت. یەکێکی تر لە دراوسەکانی هەرێم وڵاتی تورکیایە کە لە دەرزەمانەوە یەکێک بووە لەو ڕژێمانەی مادەی هۆشبەرەکانی بەکارهێناوە بۆ پەیداکردنی سەرمایە و پارە، هەروەها کردوێتی باچەکێکی ژەهراوی بۆ نایرانی. سووریا کە لە ئێستادا مەنزلی بەشێکی زۆری ڕێکخراوە توندڕە و تیرۆریستەکانە ئاسانکاری دەکات بۆ گواستنەوەی ئەو درمە ژەهراویە بۆ هەرێمی کوردستان. هەموو ئەو هۆکارانە وا دەکەن ئامارەکانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ساڵ دوای ساڵ ڕوو لە زیادبوون بکات. ئەمەش زەنگێکی مەترسی گەورەیە لەسەر ئاسایشی نەتەوەی هەرێم. لەبەر ئەوەی زیانێکی گەورەی ئابووری هەیە و ڕێژەیەکی زۆر لە سەرمایی تاک دەچێتە دەرەوە بەبێ سوود. هەروەها دەبێتە هۆی تێکدانی کۆمەڵگە و زیادبوونی ڕێژەی تاوان لە جۆری تاوانە گەورە و قێزەونەکان، بەڵاوبوونەوەی نەخۆشیە مەترسیدارەکان و گوازراوەکان و بێ ئاگایی و دواکەوتنی کۆمەڵگە.
جگە لەوانە دوجار لە ئەگەری بەردەوام زیادبوونی ڕێژەکە وا دەکات چارەسەرکردنیشی هێندە زیادەتر ئەستەم بێت. لێرەدا چەند زیانێکی گەورە دەبێت بۆ سەر ئاسایشی نەتەوەیمان، بەکارهێنانی سەرمایە و توانای مرۆیی زۆر بۆ چارەسەرکردنی توژوان و کەمکردنەوەی دیار دەکات. ئەوە جگە لە دواخستنی کۆمەلگا لە پێشکەوتنی سەردەم. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بیر لەو مەترسیە مەزنە بکاتەوە کە ئامارەکان دەری دەخەن ڕێژەکەی لە زیادبوونێکی خێرا و چاڕوان نەکراوی مەترسیدارە، چۆن ڕێگری لە زیادەبوون و کەمکردنەوەی ڕێژەی بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بکەین لە هەرێمی کوردستان. گۆڕینی یاسا بەرکارەکانی تایبەت بەم بوارە و زیادکردنی سزا و چاوپۆشی نەکردن لە هیچ کەسێک و جێبەجێکردنی یاسا وەک خۆی، کردنەوەی خولی هۆشیارکردنەوە و بڵاوکردنەوەی نامیلکە و وەرکشۆپ و بەرنامەی تەلەڤیزیۆنی و گەڕانی مەیدانی، دابینکردنی کەسانی شارەزا و پسپۆر لە بەنزیخانەکان بۆ کەسانی ئالوودەبوو، تاوەکو دوای گەڕانەوە بۆ نێو کۆمەلگا هەست بە زیان و کاریگەریە خراپەکانی مادە هۆشبەرەکان بکەن و نەگەڕێنەوە سەر هەمان کار، دابینکردنی هەلی کار بۆ کەسانی توشبوو تاوەکو بۆشایی لە ژیانیان نەبێت کە هۆکارێکی گرنگی توشبوون بە مادە هۆشبەرەکان بوونی بۆشایی و بێکاریە. بۆشایەکی زۆر کات لای گەنجان و هەرزەکاران هەیە، دەبێت حکوومەت ئاوڕی جدیان لێ بداتەوە و ڕاستە دامەزراندن زەحمەتە، بەڵام خۆ دەکرێت پرۆژەی جیاواز جێبەجێ بکرێت و لە کەرتی تایبەت جێگەیان بکرێتەوە. توندکردنی زیاتری خاڵە سنووریەکان و دانانی کەسانی شارەزا و پسپۆر، هەروەها بەکارهێنانی ئامێرەکانی پشکنینی پێشکەوتوو. ڕێگریکردن لە هاتنی بەلێشاوی پەنابەر و کۆمپانیای وەهمی و کرێکار، لەبەر ئەوەی زۆر جار ئەوانە دەکرێن بە ئامرازێک بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان. کردنەوەی ئەم بەرەی جەنگە بەڕووی هەرێم و پەرەسەندنی مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکان، دەرکەوتنی خەتوخاڵ و سەرەتای کۆتاییەکی خراپە لە دیاردەیەکی مەترسیدار. لەبەر ئەو ڕاستیە تاڵانەی لەسەرەوە ئاماژان پێکراوە و پەیوەندیدارن بە ئاسەوارە خراپەکانی مادەی هۆشبەر لە پەیکەری ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی گەلان، کاریگەری زیادبوونی بەکارهێنەرانی ئەم مادانە لە ناو نەتەوەی کورد زیاترە، بە تایبەت کە خاوەنی کێشەیەکی گەورەی سیاسین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەکرێت دەوڵەتە سەردەستەکان بە سیستەماتیک بیانەوێت لە ڕێی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرەوە توانستی مرۆیی پاسیف بکەن و ئیرادەی نەتەوەی و کوانووی بەرگری و هۆشیاری نیشتیمانی لە ناو خەڵک و گەنجانی کورد کەستر بکەن. لە ناو ئەم هاوکێشەدا کردنەوەی ئەم بەرەی جەنگە بەڕووی هەرێمی کوردستان و پەرەسەندنی مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکان، دەرکەوتنی خەتوخاڵ و سەرەتای کۆتاییەکی خراپە لە دیاردەیەکی مەترسیدار کە پێویستی بە گرتنەبەری ڕێوشۆنی تونند و تۆڵ هەیە بۆ کۆنتڕۆڵکردن و سنووردارکردنی. خەبات سەعید، گەلی کوردستان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر مادە هۆشبەرەکان و کاریگەری لەسەر لاوان دەکەین. لە ساڵی 2017 271 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهاندا ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون کە ئەمە ڕێژەکەی دەکاتە لە 5.6 دانیشتوانی گۆی زەوی کە ڕێژێکی زۆر زۆرە. بەپێی داتای نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 1970 بۆ ساڵی 1990 لە عێراقدا تەنها 3 کەس بە ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و بازرگانیکردن پێوەی لە عێراقدا دەستگیر کراون. بەڵام تەنها لە ساڵی 2018دا داتاکەیان دەبەرز بووەتەوە 300 کەس لە عێراقدا ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و هەروەها بازرگانیکردن پێوەی دەستگیر کراون. ساڵی 2019 لە عێراق نزیکەی 200 کەس بە مادەی هۆشبەر مردوون. ئەمە گرفتێکی گەورەیە لە عێراق و بە تایبەتیان بۆی کە باسی عێراق دەکەین بەشێکیشی هەرێمی کوردستانە. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 651 کەس بەهۆی کێشان و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر لە هەولێر و دهۆک دەستگیر کراون. لە سلێمانی 186 کەس دەستگیر کراون تەنها لەم 6 مانگی ڕابردوودا. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر کاریگەری مادە هۆشبەرەکان دەکەین لەسەر بە تایبەتی لاوان. کۆمەڵێک داتا هەیە لە عێراقدا زۆر مەترسیدارن کە بڵاو کراونەتەوە. بۆ مەبەستا میوانداری بەڕێز هاوکارڕەفیقمان کردووە کە چالاکەوانی واری مادە هۆشبەرەکانە زۆر کۆڕوسی بینالات و بابەت و چاپێککەوتنی ئەنجام داوە لە ماوەی ڕابردوودا لەسەر و بابەتە. مەمساوکار ڕۆژ کاتا باش بەخێر بێن. سپاس دەکەم. سەرەتا پرسیارەکەم بۆ لە ناو لاوانی عێراقدا ئێستا داتاکەیان دەبەرز بۆتەوە لیژنەی
پەروەردەی پەرلەمانی عێراق دەڵێ تەنها لە ناو خوێندنگاکان خوێندنگا مەبەستی ناوەندی و ئامادەیەکانە لە عێراقدا لە 145 خوێندکاران مادەی هۆشبەر بەکاردێنن. ئەمە داتای 45 بۆ 20 45 ئەو داتای من کە وەرەگرت دەڵێ لە ساڵی 2019 لە چاو ساڵی 2010 لە 105 داتاکە بەرز بۆتەوە لە نێو گەنجاندا بەکارهێنانی مادەی هۆشبەر. ئەمە داتایکی مەترسیدار نییە؟ زۆر مەترسیدارە بەداخەوە. جا کاگڕێبین ئەو داتانی کە ئەخرێنە ڕوو داتانی لە بەردەم بەڕێستان ئەو داتە ئاشکراکانن، ئەو داتانان کە بە هەوڵی ئاسایش بە هەوڵی لایانی پەیوەندیدار ئاشکرا کراون و ئەو بڕەمادێش کە دەستی بەسەرا گیراوە. بەڵام پرسیارە جەوهرەکە ئەوەیە ئەو مادانەی کە دەستیان بەسەرا ناگیری و بە پرۆسەیەکی زۆر نێنی تێپەڕێ بن ئەبێت چەندێک بێ کە دەیان فێڵ و دەیان تەکنیکی جیاواز بەکاری هەندێک بۆ تێپەڕکردنی مادە هۆشبەرەکان بۆ نمونە کرێتە ناو تێکڵی گوڵە ڕۆژە خاڵیەکرێتەوە لە شوێنی مادەی هۆشبەر داهەنگرێت، ئەکرێتە ناو شووتیەوە، کرێت ناو کاهوە، ناو مەعجوونی دانەوە، پاشنەی پێڵاوە، ناو دارشەقەوە، دەیان تەنانەت کۆتر بەکارهێنن. کۆتری نامە بەرکە مادەی هۆشبەری پێوەڵواستن لە شوێنێک بۆ شوێنێکی تربی گواستنەوە. ینی قسەکە ئەوەیە ئەو ڕێژەی کە دیاریەکرێ و ئەو داتانێکی ئەخرێنە ڕوو تەسەوڕەکەم 5 هێندە 3 هێندە داتای تر هەبێ. بەس دەم ساڵدا لە هەرێمی کوردستان نزیکەی نیوتەن مادەی هۆشبەر 45 بێ، ینی 3 هێندە هەبێ، ینی هەموو خوێندکارەکان وا بێ، ینی ئالودەی ڕاستی من ئەو داتایی کە بینیمتی سا 15 بۆ 20 عێراق لە ناو خوێندنگاکانە تایەتی جا نازانم ئێستاگە داتای شوێنی تربێ و ڕێژێ لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق زۆر ئەو داتایە. بەداخەوە لە هەرێمی کوردستانیش کەیسە بووە بە ئەترافی ئاسایشی سلەیمانی کە لە ناو خوێندنگاکان ناو قوتابخانەکانە دەست بە حەبی ترامادۆڵای گیراوە، دەستی بەسەرای گیراوە. یەکێک لە گرفتە گەورەکان ئەڵێن حەبی ترامادۆڵ، ینی زۆربەی بەکارهێنەرانی عێراق حەبی ترامادۆڵ. ڕاست چکە کێشەکەوێ لە ناو خوێندنگایە چکە گروپاتە هەر کەسێک کە توانێت تەسیری لەسەر 5 کەسی دیکە هەبێ بۆ فێربوونی لە ناو پەیمانگاکانی ئەم داتایی کە ئەڵێم ئەمە تەنها پەرلەمانی عێراق بەبێ هەرێمی کوردستان، هەرێمی کوردستانی تێدانی ئەم ڕاستە ئەزانم عێراق جیاوازگیراوە. بەڵێ دۆخی عێراق زۆر خراپە، بە تایبەتی بەسڕە، دوای بەسڕە بەغدا لێشاوێک لە مادەی هۆشبەر لەم ناوچانە هەیە، بۆشایەکی سیاسی و ئەمنی هەیە دیسان ڕێگە خۆشکەر بۆەوە. لە پێشکی بابەتەکەدا بەڕێزت ئاماژت بەوە کرد کە لە ساڵی 1970 بۆ 90 هیچ کەیسێک نەبووە، 3 کەیس و 4 کەیس شایانی باسیش نییە. دوای ئەوەی کە پرۆسی ئازادی عێراقێت و سنوورەکانەکرێنەوە عێراق ئەبێتە ناوچەیەکی ترانزیت. بەڕاستی دۆخی عێراق زۆر خراپەوە لە ناویدا دۆخی هەرێمی کوردستان. کاریگەری لەسەر خۆشمان هەیە، دەڵێن ڕۆژانە بەلایانی کەمەوە کەسێک دەستگیر دەکرێت لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر لای خۆشمان. بەس لە سلەیمانی گەر 180 کەس دەستی گیرا لە ماوەی 6 مانگانی ڕۆژی کەسێک گیراوە لە ڕانێ و لە قەڵات زێ بەداخەوە ڕۆژانە مادەی هۆشبەر دەستی بەسەرگیری لە سۆران ئەنی هەموو ناوچەکانی کوردستان لە دۆخێکی زۆر مەترسیداران. ئەگەمە وتمان بەسڕە و عێراق لە ڕیزبەندی یەکەم و دووەمان، دوایەوە سێم کوفە پارێزگاری کوفە، دوایەوە سلەیمانی هەولێرن بەداخەوە بۆی ئەو سنوورە زۆری کە لەگەڵ دەوڵەتانی دراوسێ هەمانە بۆتە ناوچێکی ترانزیت بۆ واستنەوەی مادەی هۆشبەر. و حکوومەتی هەرێمیش وەلایەنە پەیوەندیدارەکانیش تەسەوڕەکەم زۆر بەباشی لە خەم و مەترسی ئەم بابەتە تێنەگەشتون. لە ڕاپۆرتەکە باز لە بەرەی جەنگ کرا، بە تایبەتی ئەمە لە بەرەی جەنگیش بەڕاستی مەترسیدارترە، لە شەڕی داعش مەترسیدارترە، لە ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارترە، لێکەوتەکانی زۆر خراپن. لە هەرێمی کوردستان باز لە 10,000 بەکارهێنەرەکە، بەس بەڕاستی زۆر ڕۆژێکە لەوە زیاترە. من نەتوانم بڵێم ناوچە نیە چەندی بەکارهێنەر و بازرگانی تیانە بێ. گەنجەکان بێکار نانەوێت لە ماوەیەکی زۆر کەمدا بیر لە کارێک بکەنەوە کە لە پڕ دەوڵەمەند بن، لە پڕێک ببن بە کوڕێک، بەڵام کاتێک بە ئاگادێنەوە ژیانی خۆیان وێران کردووە، ماڵی هەزارها کەسی دیکەیان وێران کردووە. بۆی من تەسەوڕەکەم زیاتر لە 50,000 بەکارهێنەرێکی سەرەکی دەوترێت بێکاریە لە سەدا 97 ئەوانەی کە ئالودەی مادەی هۆشبەرن لە عێراقدا بێکاریەوە. ڕاست یان بێکارن یان ئاستی هۆشیاری و ئاستی خوێندنیان ناگاتە ئاستی ناوەندی. ئەمە دووچینی زۆر باڵام، بەڵام لە بەرچاوگرتنی ئەوەی کەسانی خاوەن هۆشیاریش زانستیش لەم کەیستا تێوەگلاون هەیە، بڕوانامی جامیایی هەیە بەڕاستی، ینی بەکالۆرسی یان بەرزتر لەو بڕوانامیشیە هەیە وەرگێڕانی چەندەهان چیرۆکەیەکە لەم بابەتا تێوەگرام. بەداخەوە بازرگانەکان هەموو جهد و هەوڵی خۆیانە خەنە گەڕ بۆ ئەوەی گەنجان لە خشتە بەرن کاڕێبن، نی فێڵی زۆر جیاواز ئەخرێتە و فێڵی قەیرانانەی ئێستاش کاریگەری نییە، زۆر
تەسیریە بە سەوری من لە دۆخی کەرنتینا کە گەنجان لە ماڵەوە بن و بێکار بوون زۆر بابەتەکە تەشەنەی سندوە ئەم 6 مانگە بەراورد کە بە 6 مانگی ساڵی ڕابردوو 133 هێندە بەکارهێنەر و بازرگان زیادی کردووە ئەو ڕێژەی دەستی بەسەراگیراوە کارەساتە نزیکەی نیوتەن بەس لەم 6 مانگە دەستی بەسەراگیراوە نیوتەن ئەگەر بەگەڕ بخرێ بەکار بهێنرێ نزیکەی زیاتر لە ملیۆنە کەس بێهۆژەکە بۆ ماوەی 12 ساعت تا 20 ساعتیش زۆر زۆرە ڕێژەکانی گرامێک 2 گرام ئەو کەسە بۆ 24 ساعت بێهۆژە کاتووە هۆشی لە خۆی مامۆستاکەرانی گرفتەکە لەوایە ئێستا من هەندێک جار لە هەندێک کەسم بیستووە هیچێک لە پرسیارەکان لەسەر نێرگەلەیە نێرگەلە بەداخەوەیانی لە هەرێمی کوردستان زۆ تەشانەی کردووە وای کردوانی بابەتەکە زۆر بەربڵاو بۆتەوە یعنی بەداخەوە دیسانەوە ئەڵێمەوە ئەبێ ئەمە زۆ داخی بۆ بخۆین وای لێ هاتووە کەسێک نێرگەلە نەکێشە بە چاوێکی دیکە سێرەکرێت لەناو ئافرەتانیشە خانمانیشە یەکێک لە داتاکان خراپی ینی وەزعکەمان ئێستا لە ناو ڕەگەزی مێشە زۆر بە تایبەتی لە پارێزگای سلێمانی وەزام لەو 1970 کەسی کە دەستگیر کراون 32 کەسیان بەڵێ 32 کەسیان لە ڕەگەزی مێن ینی بابەتەکەمە گرفتە دەڵێن هەندێک جار نێرگەلەکان سەبەبن بۆ ئەوەی کە سەرەتایی ئەوەتا هەنگاوێکەنێ بۆ ئالوودەبوون بۆ مادەی هۆشبەر تەوان لە راپۆرتەکەی لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراقیشدا گرفتێکی زۆر گەوریان باسی نێرگەلایان کردووە یاخود لە ناوری نێرگەلەکە مادەی هۆشبەریان بۆ دائەندرێت ئەم کەسە جەوێکی پێوەرەگرێت دواتر مەجبورە بێت دیسان بچێتەوە بۆ هەمان شوێن یا بۆ هەمان کافتری ئەمجا بە نرخێکی دیکە دەیاندنێ گرفتە سەرەکیەکە لە نێرگەلەوە دەست پێ ناکات بەڕاستی مەسائلی نێرگەلە لەگەڵ کاک ئەمین جەلال لە بەڕێوەبەرایەتی سلەیمانی مادە هۆشبەرەکان پارێزگای سلێمانی بە دوواداچوونێکی زۆر وریان کردە سەرم کەیسانی ئێمە زانیاریمان خستەگەڕ کە لە ناو تووتنی نێرگەلایە مادی هۆشبەرە خرێتەکەڕ بەکارهێنریان لە ناو ئاوی نێرگەلەکە هەندێک مادی هۆشبەرتیاکرێت بەنی بەداداچوونی زۆریان کرد هەڵیان کوتا چەندین سەر کافتریا بەڵام نەگەشتنە دەرەنجامێکی و ئەوتۆ هەندێک مادی هۆشبەر هەیە بەڕاستی لەگە تووتنی نێرگەلەکەی سووتێنی بۆنیەت بۆیە مستحیلانی لەگەڵ تووتنی نێرگەلە ئەمە تێکەڵ کرێ بەڵام جۆرێکی تر هەیە کریستاڵ کە بۆنی نایە دەشێت بە شازی سنووردار بەکار بهێنرێ و من زانیاریکی سەیرە خەمە ڕوو بەڕاستی لە ناو تووتنی نێرگەلایە بەشێک لە کافتریاکان من زانیارێکم بەردەستکە و لە سنووری ڕاپەڕینە حەبی پاراستۆڵەکەنە ناو تووتنەکەەوە ئەمیش جۆرێک لە بێهۆشی هەیە یان لە ناو شوشەی مەترسیەکانی چین ینی کاتە دۆخی بێکە من ناڵێم هەندێک گەنجاڵێ دەڵێن جەوێکی زۆر خۆشمڕاستات و ئالوودە یان ئەڵێ نێرگەلەی ئەو کافتریا نەبێ من پێوەی هین نابم نەمەمەستەکەم ئەوەی ئەڵێت جەوێکی زۆر خۆشمان پێات ئالوودەش نیمەڵێ خۆی هەیە بەڕاستی هیچ سانسۆری هیواداناندێ بۆ کافتریاکان باشترە لیژنەیەک سەرپەرشتی کافتریاکان کە ئەو موادانی کە پێویستە ئەوان بۆیان دامینکان نەگەوان لە بازار بەردەستیخان وەرناو هەر کافتریاکە کەسێکی مختەزام نرێکە چاودێری بەڕێوەچوونی ئەم موادانی ناو کافتریاکان کە بەڕاستی ژینگەیەکی نالەبارە ئەگەر ژینگەکە ساخلەمیش بێ واتە لە ناو تووتنا لە ناو موادەکان ئەمادەی هۆژۆر بەکارنێنرێ من بە هەموو بڕواایەکە وێڵێم ژینگەی کافتریاکان کۆمەڵە کەسیتیارگەلانە ئەکرێت ئەو تامی نێرگەلانەی کە لە وڵاتانی دراوسێمان دەهێنرێت کە بزانێت ئەبێ لە کوالیتی کۆنتترۆڵا بەڵێ سیر بکرێت لە بازگەکانە کە یەتە ناو هەرێمی کوردستانە و بەڵام من زانیاریکی وام نییەکە بەداداچوونێکی وربکرێ لە ناو کافتریەکانە هەموو کە دەتوانێت ئەنی کۆمەڵێک مەبەستەکەم بۆ حکومەی بەڕێستان ینی پسپۆریتان تەندروستی نییە ڕاستە بەڵام چالاکەوانی بواری ئەو بابەتان حتمما زانیاریتان هەیە لەسەر بابەتەکە هەندێک کەس دەڵێن ئەمە کاتێک جەویشی خۆشمان پێیاد بۆ ماوەیەک خۆشمان باالوودەبوو نازانین کە کاتێکە لە نێرگەلای بەکارهێنین ڕاستم بابەتە ڕاستی بۆ تەندروستیان نابێت جارە خۆی هەنێرگەلە خۆی گرفتە خۆی اینجا ئەگەر مادەوەشبەرەکەی تیابێت چەند گرفتی تیکان بۆ دروستەکە و ئایا ئالوودەبووش نییە ئالوودەیەکە تەسەورکە هەندێک مادەی هۆشبەر هەیە یەک جار ئێسا من کەسێک قسەم لەگەڵ کرد وتی من بەڕێکەوت چوومە لای دوو هاوڕێی خۆم تی نێرگەلەیان دانابوو لەگە تریاکیان تێکرد و لە دەرەوەی کافتریە وتیوتیان بیکێشە زۆر تامێکی خۆشی نیش نەکەوێتکافتریەکان فۆکسمان لەسەر بێمە بابەتەکە گشتی نیە ئێمە هەندێک زۆر سنووردارە من نەگەشتومەتە زانیارێکی دقیق و ورد ئەگە بڵم کافتریاکان ژنگەیەکن بۆی مادی وەشبەری تا ساقکرێتەوە بەڵام ئەڵەم ژنگەیەکی نالەبارن کە کۆمەڵە کەس ئەچێت ئەو شوێنانە مادەی هۆشبەر بازرگانی پێکراوە لە هەندێک کافتریا کۆمەڵە کافتریا هەیە ئێمە توانین بڵین زۆر باشن و سانسۆرێکی زۆر تونتەیە بەڵام ژنگەیەکی نالەبارن و نیشانی پرسیار هەیە کە لە ناو تووتنی نێرگەلە زۆر کات هەندێک مواد بەکارهێنریا خود ساقەکرێتەوانێ مەسی مادە هۆشبەرەکان یەک جارە و کەسەی کە بەکاری هێنێ ئەی کێشێت
تەسیری لەسەر چۆنەڵی مێشک و ئاگای ئەم کەسای بێ بۆیە بۆ جاری دووەمیش مبڕێرە بۆی کە بەکاری بێنێتەوە بۆیە وەکو خاتە دۆخێکی ئالوودەبوونەوە بۆیە بەڕاستی یەک جار دوو جاریش کە ئەو کەسە بەکاری بێنێت لە هەر ڕێگایەکەوە مبڕێرە بۆی کە ببێتە بەکارهێنەر بێتە ئالوودەی ئەم مادەیە سێرەکەی خۆیان بۆ خۆیان نێرگەلەکان ئەوە ناکێشن ئێستا گەنجەکانی ئێمانی ترەوە ئالوودەبوون جۆرێکە لە ئالوودەبوون ئەوش چێتە ناو ئەو بابەتانی کە کارتێکەری ئەقلین یەک جار نێرگەرە کێشان بەقەدەر 100 جگەرە بەقەدەر 40 جگەرە تەسیری هەیە نیو سەعاتگرتوەکانی خوێندمەوە دەڵێ ئالوودەبوونی مادەی هۆشبەرەکان لە سەرتاسەری جیهاندا لە 15 ساڵیەوە دەست پێ دەکات تاوەکو 69 ساڵی لە عێراق کەمترە لە 10 ساڵیەوە دەست پێ دەکات. ئافرەتانی شەیە ئافرەتی دووگیان هەیە بازرگانی بەم بابەتەوە کردووە مناڵان هەن لە تەمەنی 12 ساڵی هەڵە خەڵەتێنرێن جا کۆمەڵک فێڵەیە بازرگانەکانی خەنەگەڕ لەسەر ئەو قسەی بڕێزت چیرۆکە بووە خوارد لە خوارد تەمەنی 15 ساڵەوە بە مون منە کچێکی خۆشویستوە لە دوورەوە هاوڕێکەی وتوێتی لای هاوڕەکەی دەردە دڵی کردەوە توێتی ڕوم نایە پێ بڵم ڕوم نایە قسەی لەگەڵا بکەم هاوڕێکەشی تەکبیری بۆ کردە بە حساب دەستی کردەوە یارمەتی بە توێتی مادی هۆشبەر بەکاربێنە ئەم حەبە بخۆ ئەو کاتە تۆ ئەتوانی قسە لەگە خۆشەویستەکاتەوەی لە دڵتاە پێی بڵێ لە ڕێگەیم حەپەوە ئێستا ئالوودەیە و دایان ساڵە ژیانی وێران بۆ یان کۆمەڵێک قسەی ترەکرێڵێ توانای سێکسی ئەم کەسە بەرزەکاتەوە ئەمەش جۆرێکە لە فێڵ بەڕاستی لە دوای بەکارهێنانی 6 مانگ بەرەو سەر ئەو کەسە توانە سێکسیەکانی زۆر لاوازە بێ ئەو دەمارانەی کە پێیوەستن بە پرۆسی سێکسەوە بکێنەوە بۆیە ئەمانە هەمووی فێڵ و لە خشتە بردن کە بازرگانەکان ئیشی لەسەرەکەن یانەڵە لێدانی دڵت زیابێ توانای بەرگیرکردنت بەهێزە بێ لە ڕاکردنا خێرابی هیچ گەنجێک پێیسی بۆ نەخۆمە لە ماراسۆنا بەشداری ناکەین تا لە ڕاکردنا بەهێز بێن کۆمەڵک فێڵی تر بەکارنیان بیرکردنەوەت بەهێزە بێ یان لە قاعی امتحاناتوانیت باش وەڵام بیتەوە ئەمانە هەموو بێت و ئاگایکی گەورەتە بێ بەرگری لەش زۆر دابەزێنێت ینی ئەسە بۆ کۆڤید-19 گەورەترین گرفت بەرگریان ئێوانەی خۆ دەڵێن زۆر کەس توش بێت بەڵام ئەوەی ئازایەکە بەرگری هەڕاست جاوی مادەی هۆشبەر بێت وەکو وایە مادەی کیمیایی ینی بۆ نمونە چارەسەرێکی کیمیایی لە نەخۆشخانەی هیوا بەکارێنە بێمە بە پێی پسپۆرەکان ینی من قسەی من نییە سپۆرە تەندروستیەکان هەڵێ مام ساوکەر کاتم بکەم ماوە قسەیەک لەسەر بابەتی سنتەرێک بۆ چارەسەرکردنی ئەم کەسانە بکەین ینی لە هەرێمی کوردستانە تا ئێستا سنتەرێک نیە بۆ چارەسەرکردنی لە هەمان کاتیشدا لە نەوەی یاساکانی هەرێمی کوردستان تا ئێستا بە تاوانبار هەژمارەکرێ کەسێکە گەر ڕاستەی هۆشبەر بەکاربێن بە گرفتێکی دیکە نییە گرفتێکی زۆر گەورە بەڕاستی کاگڕێبین کۆمەڵە گەنجتێوە گلاون هەر خەڵەتێنراون بار فێڵ و بەڕێ بکەوتونەتە ناو ئەم گەمەیەوە ئێستان هەیە واز بێن و بگەڕێنەوە سەر و ڕێگایی کە خۆیان خوازیارن بەڵام چۆن ڕێ وەکو دۆخێکی ئالوودەبوون ناتوانن واز بێن بۆیە سنتەرێک و دامەزرانی سنتەرێک زۆر گرنگە بەڕاستی ئیشی لەسەر بکرێکە بەداخەوە لە هەرێمی کوردستان سنتەرێکی ئۆتۆنیا پێویستە لە پارێزگاکان پارێزگای سلەیمانی دهۆک و هەولێر هەڵەبجەژم سنتەرە بکرێتەوە زۆر پێویستە بەڕاستی بەکارهێنەران زۆر من پێشنارەکەم بۆ سەرمایه‌دارانیش بەڕاستی وەکو بابەتێکی هەلیش بکرێتەوە نەک حکوومەتیش بکاتەوە هەر بەڕاستی هەم لە ڕووی دارایی و ئیسفادەیە هەم کارێکی مرۆیی زۆر پیرۆزە خێرخوازێکی زۆر گەورە خێرخوازیەکی زۆر من وەکو خۆم هەر کەسێک سنتەردا بنێ بەدڵ و بەگیان خۆبەخشانە یارمەتیانەیەم و توانم بەکارهێنەرانی کوردستان هەمووی کۆ بکەینەوە چونکە بەڕاستی لە یاسای کۆنی ساڵی 1965 وەکو تاوانبار ناسێنراون بەڵام بەڕێز قسێکی جوان کرد ئەمانە تاوانبارن بەڕاستی بەکارهێنەرەکان نەخۆشن هەر خەڵەتێنراون بۆیە بێ دەستیان بگرێت لە ڕووی دەرونی و لە ڕووی پزیشکی و یارمەتیان چیرۆکەکانی زیندانم دەگواستەوە هەندێک کەسە مقابلە کرد کە ئەو گرفتیان هەبوو تەنان یەکێک لەوانە لە ڕێگەزیمێ بوو وتم کارهێنەر هەیە لە ڕێگەزیمێ لە ناو هەرێمی کوردستانوتی بەڵێ ئەو یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستانوتی بەڵێ زۆرن وتی تەنانەت وتم ئەی هەوڵی وازێنانیان یاوە وتی بەڵێ زۆریان حەز ئەکەن واز بێنن بەڵام دوو گرفتیان لە بەردەما یەکەم ئەوەی کە ئەگەر خۆیان ئاشکرا بکەن وەکو تاوانبارێک ژمارە کۆمەڵگاش مامەڵێکی لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتێکی گەورەیشی بۆ دروستە بێت لە دوای وەکو دابڕاوێکە بێت بەڵام ئەگەر سنتەرێکە بێت چارەسەریان کەوتی بێگومان خەڵکێکی زۆر هەیە وازی لێ دێنێ دێتەوە سنتەرش خۆی چارەسەرەکات چونکە ئێستای ئێمە ئەزانین چەند گرفتارین بەدەست بابەتەوە دایان گەنج ئەچێت بۆ ئێران لەوێ چارەسەر پارێکی زۆرەوە سەرڤکات و لێرە دیسانەوە ڕەنگە چارەسەرگە باشی وەرنەگرێت بەڵام سنتەرێک بگرێتەوە زۆر گرنگە و سزاکان تون بکرێن کاگرێبن بڕاستی ئەمە یاسای ژمارە 2007 پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە سەرەتای ساڵی 2020دا پەسەند کرا هەوڵێکی زۆرمانناوە پێشنیارمان بۆ پەرلەمان کرد و گروپی کە ئیشمان لەسەرم کەیسەیە کرد و کۆمەڵک کەسانی دڵسۆزی هاوشێوی بەڕێستەوانی لەم بابەتی ئایشان کرد ئەم یاسایە پەسەند کرا ئەم یاسایە زۆر بەباشی باز دەوەکە کە سنتەری چارەسەری بۆ ئالوودەوان بکرێتەوە نەکەوتوباری جێبەجێکردنەوە بەڕاستی زۆر گرنگە هەوڵێک بدرێت کە ئەم یاسایە گەیشت بەکوێ
ئیشی لەسەر بگرێت شوێنی یاسای ژمارە 1965 بگرێتەوە کە لە ساڵی 1965 لە ئێران تا ئەوەیشی کە دەستگیر دەکرێت هەر بە یاسا هەر بە یاسا کۆنەکەی ئەوەی تاموری لەگەڵ ئەو یاسا زۆر گرنگ بە کۆمەڵە کەسانی تریش پرسیاری وەکرێت کە ئەوترێ کەسانی ئیملاق لە پشتیان بابەتەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەلایانی پەیوەندیدار ئەبێ زۆر بەجددی بەرەنگاری ئەو کەسانە بێتەوە دۆخەکە زۆر مەترسیدارە بەڕاستی و داتانەی کە ئەخرێنە ڕووبڵاوەکرێنەوە زۆر کەمترین لەوانەی کە هەیە لە کۆمەڵگای ینی باش زۆر کاتمان زۆر کەماوە چی بکەین بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر بکەین لەگەڵی شاب لایانی پەروەردەیی زۆر گرنگ نییە لانی پەروەردەی لە پەروەردەی ئێمە لە هیچ دێڕێکا باسی ئەوە نەکراوە کە مادی هۆشبەر مەترسیدارە بەڕاستی پێویستە لە منهەجی پەروەردە زۆر بە باشی جێگەی بکرێتەوە دۆخی بێکاری گەنجان بە هەند وەربگرێ و ئیشی لەسەر بکرێ و حکوومەت پلانێکی زۆر تۆکمە و وردابنێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کەیسەکە هەڕەشەیەکە بۆ سەر گەنجان هەڕەشەیە بۆ سەر دۆزی نەتەوەی ئێمە کە بە شوەیەکی سیستەماتیکیشی لەسەرگرێ بەداخەوە ڕێزاوکە ڕەفیق چالاکەشپەرەکان زۆر سپاس زانیارەکان ئێمە زیاتر سپاس دەکەین دەچینە لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان هاوکارمان محەممەد بە شوەیەکی ڕاستەوخۆ لە نێو یەکێک لە یاریگاکانی شاری سلێمانی لەگەڵمان ئابێ گفتوگۆ دەکات لەسەر ئایندەی تۆپی پێ لە هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانی جیهان ئێستا خولەکانی تۆپی پێ دەستیان پێ کردووەتەوە ئایا یەکێتی تۆپی پێی کوردستان ئەو ڕێگەیە هەڵەبژێرێ کە یەکێتی تۆپی پێی ئیسپانیا و ئیتالیا و ئینگلترا کردیان خولی کوردستان تەواوەکات یا ئەو ڕێگەیە هەڵەبژێرێ کە یەکێتی تۆپی پێی فەڕەنسا و هۆڵەندا و تەنانەت عێراقیش کۆتاییان بە خولەکانیان هێنا کام ڕێگەیان هەڵەبژێرێ محەممەد زانیارەکان لای تۆن ڕێبین سڵاو لێبێ وەک خۆدا ئاماژەت پێکرد من لە یەکێکم لە یاریگاکان کە یاریگای سلێمانیە ئەو یاریگایی کە وەرزشی سلێمانی و کوردستان و عێراقی بە دنیا ناسان بەڵێ ئێمە ئەمڕۆ لێرە جێگری سەرۆکێکی کوردستان هادی کەریممان لەگەڵە باز لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ وەرزش و کۆرۆنا تۆپی پێ و کۆرۆنا وەرشی تۆپی پێ لە کوردستاندا لەم حاڵەتەی کۆرۆنادا بەچۆ ئەگات بەڵێ قسە ئەەکەین لەسەر چەندتەوەرێک لەگەڵ کاک هادی جێگری سەرۆکیی تۆپی کوردستان کاک هادی بەخێر بیت ببوورە نەخێک وەسپانمان کاک هادی وەرشی تۆپی پێی لە کوردستان و لە سلێمانی بە تایبەت لەم وەسعی کۆرۆنادا بەچیەگا پێشەکی سوپاسانەکەم وتیارە ئێمە ئەم پەتای کۆرۆنایە کە بەرۆشی هەموو کوردستانی گرتووە بەرۆشی هەموو جیانی گرتووە دیارە کوردستان و شاری سلێمانی ژێشتێکە لەوانەیە کەوا زۆر لە قورسی ئەم پەتایی تیا بڵاوبۆتەوە و ئەم پەتایش ئەوە نەبێت کاتیە بەڵام ئەبێ هەموو ئەگەرێک حازرکەی بۆ ئەوەی کەوا خۆممان پارێزیندەی و دیارە وەرزشیش یەکێکە لەو وانەی کەوا بە قەرەباڵغا و لەگەڵ لە ناو جەماوەرە یعنی دیارە ئەو قەرەباڵغی تایە و معنای وایە کۆرۆناش ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر بڵاو بێتەوە تۆک جێگرێکی ئەو یەشێتە تۆپی پێ بەچی ئەگات وەک ئەبینین لە ئەوروپا و لە باڵین لە وڵاتەکانی ترە تۆپی پێ وردە و دەستی پێکردێتەوە لێرە ئیشی تۆپی کوردستان چ ڕێکارێک بەر چاوەڕێی چ یاسا و چ ڕێنمایی یەکەن ئێمە بەداخەوە ویسمان یعنی ئەوە بوو تا ئەم جەژنی ڕەمەزانش وتمان شکر پەتاکە لە شارەکانە ئاهەنگیان جێڕاکەوە ئەو پەتای کۆرۆنا نەما لە کوردستان ئێمە ژویسمان وەکوێش تۆپی کوردستان لەگەڵ ئەو برانەی کە لێش تۆپی کوردستانان کۆبوونەوە لەگەڵ سەرجەمیانەکان نابکەین کەوا توانی خولەکان بەرین بەڕێەوە بەڵام بەداخەوە ڤایرۆسی کۆرۆنای دووەم هاتەوە سەری هەڵدا لە کوردستانە بە تایبەتی لە شاری سلێمانی و هەولێر و دووەکو هەڵەبجەش کە بووە هۆی ئەوەی پەگڕاگرتنی یاریەکانی تۆپی پێ و ئێمەش یاریەکانمان ڕاگرتووە یعنی ئەوە نەبێ بڵین یاریەکان بەردەوامە و بێجە ماوەروانە لەبەر تەندروستی و براوەرشکارەکانمان یاریەکانمان ڕاگرتووە خۆشتان نەزان هاتووشی بینی شارەکانی کوردستان نییە ویانەکانی کوردستانیش ڕەبتن بێکەوە لە خولەکە کە یاریان هەبێ لەگەڵ یەکتریا بەڵام بەدا خۆێسانم کاتە خولەکانیش تۆپی کوردستان ڕاگیراوە هەتا ئەو کاتەی حکوومەتی هەرێم بە ڕسمی ئاگادارمانەکە ئەمە خولەکان بکەینەوە پلان یەکەم بوو پلانی دووەم چییە بەرامبەر ئەو یانانەی بەشدار بوون هەوڵێ منحێکی زۆریان لە یاریزانانە سەرف کردووە مافی ئەو یانانە
چی ئەکێشی تۆپی کوردستان مافی و یانانە نەخورێ ئێمە مافیۆکو یانە بەشداری کردو ئەمە زروفێکی عامە ینی زروفێکە قەت نهاتۆتە پێشەوەی کەوا ئێمە لە پێش دەوریا قسەی لێ بکەین ئەگەریانەیەک پارەی زۆر سەرفکردی ئەم کۆرۆنای هاو چی بکەین و چوونەکە ئەنی ئەمە زروفێکی ینی تازەیە ینی هاتۆتەکایەوە ئێمە ناتوانین هەقو و مافی هیچ یانەیەک بین و کە زۆربەی وڵاتان با بڵین بەپی ڕیزبندی با بڵین یەکەم و دووەمیان دیاری کردو بڵین ئەو یانەیان کرد بە یەکەم یاخود دووەم یاخود دیاریان کرد چێ پاڵەوانی ئەو ساڵێ ئێوە هیچتان کردووە بۆ ئەم ئێمە تا ئێستا وەکوی تۆپی کوردستان نەکۆ بنەوەمان کردونە بڕیاریشمان بە هەڵوەشانەوە و بەلابردنیش نەداوە وە چاوەڕێکین وەزعاکە تۆزێک باش بێت کە کۆبوونەوەی خۆمان لەگەڵ سەر جەمیانەکان بکەین کەوا بتوانین ینی یاسایەک شتێک دانین کەوا بتوانین لەمەی کێشتۆپی کوردستان و یانەکانی تێکەوتووە لێ ڕزگار بین ئایا بەکردنەوەی خولەکان دووبارە ئایا بە چوارگۆشەی زێڕین ئایا بە ئەو یانانەی حەزەکەن بەشدار بن یا بەشدار نابن ئەبێ لەگەڵ سەرجەمیانەکان ناکۆبوونەوە بکەین و قسەیان لەگەڵا بکەین ئەو سا بڕیارەکانی تۆپی کوردستان دەرەکەین لەسەرەوە کاگادی ئەم خولە گرنگەی کوردستان هیچ چارەنووسێکی با بڵین دیار نییە کە بەچی دەگا یاریزانان با بڵین کەم تا زۆریە نە یاریگاکانەوە لە یاریگا بچووکەکانە لە گەورەکانە هەوڵی خۆیانێن بۆی ئاسیاندانە بەزێ بۆی ئاستیان ڕابگرن با بڵین هیچ ڕۆشناییە هەیە بۆ یاریزانانی کە بەردەوام لە هەوڵ و با بڵین تەمرینکردنان کاک محەممەد خۆ دەزانی ڕەوشی وەزعەکە لە ڤایرۆسەکە هاوارەکات ینی تەندروستی پێمان ڕاگەێنێ خۆتان پارێزن خۆتان پارێزن تێکەڵاو مەبن وەرزشیش بریتیە نییە لەوەی کە من و تۆ ددانشین قسە بکەین لە دوورەوە وەرزش بە تێکەڵاویە وەرزش خاستۆپی پێ 22 یاریزان لە سەمەتریەکە یاریەکە ینی قسە ئەکرێت حەکەم فیکە لێ یاریزان قسە ئەکات ینی بڕواکە یەکێک لەوانی کەوا بڵاو بێتەوە ئەووا بێت ئەبێ بە بەرکەوتە دوای ئەوەش ئەو جەماوەرە خۆشەویستەی بەڵام بەداخەوەی کە سیرەکەی ئەم مەلعەبە خۆشەی کە جاران پڕبوو لە هەندەری خۆشەویست ئەو یانانە ئەو کەسوکارە هەموو هاتم بۆ سەیری یاری بەڵام بەداخۆی سای بینی پیا و ئەگری بووی بەڕاستی یعنی ئەو تامە خۆشەی نەماوە ئەو هینەی نەماوە خەوا بتوانی ئێمە لەبەر خاتریەوەی یانێکی شاری سلێمانی یا هەولێریا دووە یەکەم بێت ئێمە بچین خوا نەخواسە چەند یاریزانێک بێ بە بەرکەوتەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە تۆی پێجارێ بە وەستاوی ماوەتەوە باش کاگادی با پرسێکتر ئەبینین لێرە و لەوێ یاریگا داخراوەکان یاخود یاریگا بچووکەکان یاریتە ئێوەکو بەرپرسانی وەرزشی لەم شارە چ ڕێنمایەکتان هەیە چی بەو یاریگایانە ئاڵێن خاوەن یاریگایانە ئاڵێن یاریزانانەی کە لەوێ بەرکەوتیان ئەبێ دیارە ڤایرۆسەکە لە ئێستادا وەکو لە پێشترا جۆبیستی بین و ئەزانین وردە وردە بەرەو خراپتری شەڕوا لێرە خۆی ئەم یاری تۆپی پێ بچووکانە بیزات بەڕێی من هەق نییە بکرێت ئەغا یاریگاکان داخرێت و من لێرەوە سپاسی کاغڕەفیقی شەکەم کە لە تیپە ملیەکان چەند خولێک کرابوو هەمی ڕاگرت یعنی ئەوە ئیشی بە تیپە ملیەکانە کە ئەوان ڕێنمایی دەرکەن کەەوە بە هیچ شوەیە خولەکان نەکەنەوە و نەخولەکان ئێستا زۆر کەسەیە شەوان خولیش نییە ئەچن دووتی بەرامبەری یەکە ببین یاریەکەن بەڵام ئەوە شەر هینی تیابێ ئەو بەرکەوتەی تیابێ قسەکردنی تیابێ هەناسی تیابێ نەک ئەو لە بوارەکانی کەشە سەبوارەکانی کەش بە حساب داخراوە هەم لە ڕەشاقە هەم لە مەلەوانگە هەم لە شوێنەکانی کە ئێستا من خۆم وەکو ئەو بەرپرسی ئاسایش لە هۆڵ و یاریگا و شتەکانە ئەوە ئێمە ڕێنماییمان بۆ بێ لە وەرشولاوان و هەمی داخین یعنی بین ناکەین ناپرسینەوەمەی چێوی چێ نییە ئێمە خەڵکەکەی شاری سلێمانیمان بەلاوە گرنگترە هەتا فێرقەیە کە بیباتەوە بۆ وەرزشکاران دۆستانی وەرزش لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی وەک جەگری سەرۆشی تۆپی کوردستان ڕێنمایی و چییە تا خۆیان بپارێزن ڕێنمایی ئێمە تکایە خۆتان پارێزن بەم دەستکێش و دەمامکە ئەتوانین خۆمان دوورخێنەوە لە کۆرۆنا دوای ئەوەش ئێمە هەموو کەس حەزی لە یاری هەموو کەس حەزەکە بچێ سەیری یاریەکان کە داوایان لێ یەکەم ئەم بەس خولوشت جارێ نەکەنەوە هەتا ئەم ڤایرۆسی کۆرۆنایە لە ناومانە نامێنێ
ئەمەش ئەوە نییە کە هەتای دنیا ژیان مێنێ مەبمێنێ ئیشەڵا فەتش کە ئەم ڤایرۆسش تەواو بێ و هەومان بێکتر شاد دەبینە و جەماوەر و تیپەکان و نادیەکان و هەومان بێکتر شاد دەبینەوە وەکو جاران لە یاریگاکانە بەخۆشی و توانین ئاهەنگ بژێڕینتیایە وە لێرەشەوە هەزاران سڵاو درود بۆ ئەوانەی کەوا بم ڤایرۆسی کۆرۆنای بیزاد ئەوانەی وەرزشکار بوون و هیوای چاکبوونەوەش بۆ ئەو برایانە مەخوازن لە هەموو کوردستانە بە وەرزش و بە خەرچی بە شەرەفی شاری کوردستانە هیوادارم ئەم ناخۆشە جاریشکەنێتە و بە زووترین کات شیفای ئەوانش بنێری و سەلامەتیش بۆ هەموو لایەک هەومان شاد بینەوە لە ناو یاریگا زۆر سپاس بۆ بەڕێز هادی کەریم جێگری سەرۆشی تووپی کوردستان کە بەشش ڕاست لەگەڵمان بوو بەڵێ ڕەبین ئەوەی جۆبیستی بووین ئەمە ڕەوشی وەرزشی تۆپی پێیە لە کوردستان و لە شاری سلێمانی ئەگەر قسێکێ ما بێ پرسیارێک ما بێ من ئەگەڕم وڵای محەممەد ئەگەر کاکادید لەگەڵ ما بێ من یەک دوو پرسیارم هەیە من لەم چەند ڕۆژەی ڕابردووە میوانێکم لەگەڵا بوو بەهمەن غەریب وەکو یەکێک لە وەرزشکارەکان و پسپۆرێکی بواری وەرزش گوتی بابەتەکە پەیوەندی بۆ نییە کە ڤایرۆسی کۆرۆنایە ئەنا بۆ ینی بۆ لە ئینگلتەرا ماوە خۆ لە ئیسپانیا ماوە لە ئیتالیا کۆرۆنا ماوە بەڵام خولەکانیان دەست پێ کردوێتەوە بە ڕەچاوکردنی هەندێک ڕێنمایی بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە یەکێتی تۆپی پێی کوردستان بودجەی نەماوە ئەم پرسیارە بکەی بزانی کاکادی وەڵام بێتەوە لەگەڵەوەشە باسی خولی فوساڵی کوردستانیش بکەی و باسی گرفتی یانەکانیشت کرد ئێستا زۆر لە یانەکان دەڵێن نازانین ئێمە بودجەشمان لە بەردەستان نییە گرێبەستی یاریزانەکانمان کۆتایی پێبێنین یان هەر بەردەوام بن لەگەڵمانە ناتوانین موچەیەکی واشیان پێ بدەین بەڵێ کاکادی هاوکارم ڕێبین ئەوە پرسیارەکە کە لێرە و لەوێ ڕۆژنامە نووسان کەناڵەکان باز لەوە دەکەن کە وەرشی کوردستان با بڵێن لە کۆرۆنا دەرچووە یەکی تۆپی کوردستان من حەی نەماوە ئەمە تا چەند با بڵێن یەکی تۆپی کوردستان و یانەکان پەیوەندیەکیان هەیە بێکەوە یانەکانی شوێش تۆپی کوردستانیش ئەو من حەیە نەماوە خۆسا بڵێ و ئێمە حالێن ئیسا تا ئەو پارەی دراناو بژیوان و سەرپەرشتیارەمان بۆ وەرگرتن ینی بە زۆر بە شەڕەشەقێکی سەرۆک و ئەندامان و ئەمانە وەرگیرایەوە ژینە ئەوەشمان ناو بەڵام ێستا لەم کاتە ئەو منحەیە نییە ئێمە کە حکومت بڕیاری یاخ بەکردنەوەی خولەکان ئەو سایی نیشمان بۆ دابینەخە منحە ڕۆژنامە نووسان ئەوەیە کە دەست پێکردنەوەی خولی یەکی تۆپی کوردستان خولەکانی کوردستان تۆپی پێ با بڵێن پەیوەندیشی هەیە بە نەبوونی بووجەوە بەڵێ بەس خۆی بوجەکە زۆر هی نییە ینی زۆر ئەو کاریگەرە نییە بەڵام ئەم ڤایرۆسی کۆرۆنایە زیاترە کەوا خولەکان دەکەینەوە ینا ئەتوە خولی فوتساڵی کچان بە چێگا کاگادی هەمووی بێکەوەیە کچان و کوڕان هەمووی تۆپی پێ هەمووی بێکەوەی هەمووی لە یاریگایە ئەویش ئاینەشت وەکو یارەکانی کامی وەستاوە ئێوە و نادەکان هیچ پەیوەندیەکتان هەیە کە مافی یاریزان نەفەوتێ لە ئێستادا یاریزان هیچ باڵین گرێبەستێک هیچ باڵین موچەیەشی نییە لەلایەن یانەکان من ئەوەی ئاگام لە یانەکان بە یانەکان یاریزانەکانان ئیسناوە خەوا بڕۆن هەتا ئەو کاتانەی پیانەڵێن هیچ یانەیەک ئەو پارەیە نایە سا بەعزیانەیە گەیە شێشی کەمپیان بەڵام ئێمە ئەو کوێش تۆپی کوردستان حەقمان نییە بەسەرەوەی ئەو یانەیە پارەیە یاتیان نایەت هیچ گرێبەستێکیان لایش تۆپی کوردستان نییە یاریزان نایە هیچ داوایەک لەسەر یانەکان هیچ کەسێک ناتووە کاتی خۆی هەبوو 5-6 ساڵ لەمەوە پێش یاریزان عەقدەکەی هێنات بۆ لای یەش تۆپی کوردستان ئیمزایە کرد و شتێکیان لەو عەقدە هەڵەگرت ئیتیحاد ئەو سابوو بە محامیە بووی بەڵام ئیستا ئەوە نییە دەست خۆش کاگادی بەڵێ ڕێبین ئەوەی جۆبیستی بووین هەم پرسیارەکانی تۆ هەم پرسیارەکانی ئێمە لە ڕۆژی تۆپی کوردستان هادی کەریم بوو ئەگەر قسەیەکە ما بێ من بگەڕێمە لای تۆ ڕێبین زۆر سپاس محەممەد بۆ خۆت و بۆ کاک هادی کەریمیش جێگیری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان بابەتەکە ئێستا لە ناو وەرزشکارانە زۆر گەرمە لەبەرەوەی خولی نایابی کوردستان تا ئێستا ماوێتی کۆتایی پێبێت زۆر لایەنەکان و زۆریا لە یاریزانەکانیشان و گرفتانەیان هەیە دەڵێن ئێمە نازانین لەگەڵ یانەکان بەردەوامین یا بەردەوام نین گرێبەسمە ماوە یا گرێبەسمە هەڵوەشاوەتەوە لەم کاتی خەیرانە زۆربەی یانەکانیش ڕوبەڕووی خەیران بوونەتەوە ناتوانن و کاکادی خۆشی ئاماژەی پێەیە ناتوان موچە یاریزانەکان بە بەردەوامی بیان بۆ ڕاهێنانەکانیشان وەستاوە بێگومان ئەمە گرفتی ئەبێت بۆ توانای جستەی ئەو یاریزانانە گرفتە بۆ یانەکان گرفتە بۆ ڕاهێنەرەکان
ینی بابەتێک بیری لێ بکرێتەوە لەوەیە کە ئەگەر بە فەرمی خولەکە هەڵدەوە شێنەوە زۆر ئەمە زۆریانەکان و زۆر یاریزانەکان باس لە واکەن ئەگەر بە فەرمی خولەکە هەڵدەوە شێنەوە با بە فەرمی بڵێ خولەکە لە شاڵتەوە پاڵەوان دیاری بکەن ئەگەر بە فەرمیش خولەکە هەڵاوە شێنەوە دەبێت ڕێگە چارەیەک دیاری بکەن یاخود کاتێک دیاری بکەن بۆ ئەوەی کە بە چاوڕوونیەکیان هەبێت دەچینە لای هاوکارمان کاروان لە دهۆک ئەمجار قسە دەکات ئەو لەسەر گەڕانەوەی ئاوارە و پەنابەرەکان کاروان ئەم کاتت باش بابەتی گەڕانەوەی ئێستا لەم کاتەیە گەڕانەوەی چی ئەوانەی کە لە دهۆک لە ناو کەمپەکانن چ ئاوارە بن یاخودوانەی کە پەنابەرن بەداخەوە دەبێ بڵێن پەنابەر ئەوانەی هاونیشتیمانیانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەم بابەتە بەچی گەشتووە هەندێکیان هەندێک گرفتیان بۆ دروست بۆ کە بۆی بگەڕێنەوە زانیاری زیاتر لای ئێوەیە بەێ دەمهێوە باش بیتن وەکو تادا دیارکردن کودوی کاودانێ نەخۆشیە ئابووری بێژین یەستەخلامی و هەروەسڵانی ئەمنیژی تایبەتیژی قەزا شنگارێ وەکو هندزانن و بەریا چەندێکیش لای فڕوکێن تورکیا و هات بۆ توبارانکردن هەندێک جهێن و قەزا شنگارێ یانژی بێژین دەک کۆمەڵگەهێن سەر بە قەزا شنگارێ وەنە ئەvە دەمەکێدا و ئاوارێن شنگارێ قەستا جهوارێن خودکیان یانژی بێژین قەستەوە سەرجهێن خودکیان ji بۆ vegeriyanê bêjin el sala 2014 heta vêgavê awarên şingarê bin xîvetan jiyanekan nexweş da jîn neçarî ve niha vegeriyane velê wekû hewe jî her de diyarkirin ku vegeriyana bêjin awareyên şingarê nava van kempan da gelek daxwazî hebûyîne ji ber ku heta vêgavê hiç bêjin harîkariyek bû nehatiye kirin ew devxwe hindek zevran hêşta hemî nazevran lê wekû me de diyarkirin ku jiyana wan nava کمپاندن سال 2014 حتی وگاوت جیانکان نخوش دانه لوراجی نچاری قصد جهو وارن خود کنو داخوازدوان اوکو حکمت عراق و حکمت هرما کردستان کار آستانیا بو بکاتن جبو آواکرنا قضا شنگار جری اداری و بیجین قضا شنگار هاد بو ویران کرن جلای رکخرا و تیروریستیا داعش و جوی دمی و حتی وگاوجی زوربه یا آوارین شنگارت نوا پارێزگه ها دهو که دا البن چادرا جیانکان نخوش دا جیانا خود بورند لی افسد بجین ویدمی دا بشک وان آوران زفرن لی زفرین وان یعنی بجین وکو پید وینینه یعنی او خلک همی تخازن بزفرن لی باوریوان نهتنش بر کو روشا شنگار یا امنی یا تندرستی بجین یا اداری یا باش نینه لی بشک وان جی زفرن و جبو زیادتر زانیاری آنها چالاجوانه که بجین کاروبارن ازدیان گلمه دا کو پتر روشا آوریان بزانین هندک پرسیارن شوی بکن کاک اکرم اگر کردم که بر کامیره و بوم دیار که تو وکو ایکش چالاجوان دیارن نوا بجین ازدیان دا و گریانا خلق قضا شنگار چوایه جیانا وان نف کمپان دا یا چوایه بله دیارکو نزدیکی بجین هیوا کوسا مایکو او جنوساید بسری زیان دهات السه 2014 بتا 6 سال سروان و جنوساید دا ل دیار او 6 سال بورینجک براسیجی جیانک هر زحمتی دناوا وان کمپادا درباس کرن جیانک کو گلک شوان نیوکا شنگار دا مابون گلک شوان کمپادا مابون هتان هوجک ایکو دو ندیت نزدیکی 6 سالانه خدمت ایکو دو حوالت ایکو دو برایت ایکو دو ندیت بلکو هندک شنگار دا ماینو هندک ناوا کمپادا ماینا أبشك ديت نزورنت كو بري نزكي بس روجانا شيء خلك شنغاري بريارة داي كو بزورنا سر ملكو مالن خو جارة كدي جيانا خلو درك دست بي بكن لي ديارة شيك بيجين قلق جاري أستنجي بو أنتنا شكرن دماد زورنا شنغالي أو شك رياض زالجهان دا كو زالجهوان بيجين 4-5 ساعات كا 6 ساعات 7 ساعات دير زالجه دا جرو كانوا ديارة أو زارو كو خيزان و بيركال جدنا في دال بربي روجي بيجين جرما هافين دا قلق زرر بانجيت كابتن لی او داخواز کن کو آسانکاری با بین کرن کو نواز زالگاه دا یانجی اداره پارێزگاه دو کی با آسانکاری بکن کو ابزورنا سر ملک مالن خو جاره کدی با دا کو شوی بجین نخوشیا 6 سالان دا درباس کن کاک اکرم ویره بسیار بکن که وگریان آوان ببریاره که بجنیا اداریا شنگار بویا یانجیا حکمت عراقی بویا یانجی او کیفا خود وگریانه و یعنی چتاج بهات یا گوتن بریاره بهات یادن که او وگر نه اوید گشنیوی قناعتی کو ایدی بس کو 6 سال دناوا کمپادا درباس کن آوارا بونا وان دناوا کمپادا ایدی آم خو بریاره خو دای کو ابزورنا سر ملک مالن خو جیانا خو او کنو بچن برکو هاری کاریانج بیت کرنش علی حکومت عراقی و کو انیا هرما کورسانی و آبادان شنگر بیت آبادان
کردن لێ ئەتوێ باوری دامەک و هەتان هاچوو هاریکاریش بۆ ناتێکردە لەو ڕام داخواستکەین پڕای کەناڵەوەک و دەستی هاریکاریش ئالی ڕێکخراوە بشاری حکوومەتە عراقی بەبەتن بۆن کەسان ئەوێ زبرنە سەر ملک و ماڵن خۆل شنگارێ دیسان ئابادان بێتەکردن یاژی دەستی هاریکاری مادی و معنویش بۆن بێتەکردن بله کاجا کرم بجین قایم قامیا قضا شنگار هواهای داری جهه اوان چ پنگاوک هاوت یب تایبتی جی دویدمی داکو یاشمه و قایم قام القضا شنگار بخود دوام ناکتن یعنی قایم قامی چ پنگاوک هاوت یبو آسان کاریا ئەوە ئاری شەهرە مازنە بۆ خەڵکی شنگارێ ڕاستیژی نها شنگارێ دوو قایمەقام هەینە قایمەقامێکی بژین کوردستانی دیژیتن و قایمەقام شنگارێ دیژیتن ئەو قایمەقامێ بژین کوردستانی دیژیتن هەتا نهاز بژم جارێکی دو سەردانە شنگارێ نەکردیا کە دەبزان چی پێتیڤ وان پێتیڤ دوێن لەوڕە ئەو نقارت سەردانێژی بکاتن ئەلە بریارەکە ئەشعالی حەزبایی بە بەتەنیاژی شعالی حکوومەت عراقی بە بخۆبە هەتا سەردانە وێ دەرکێ بکاتن حکوومەتە ویالی شکات ناوا بجینا شنگاری داجک از بجم او صلاحیت نینن کو دستی هاریکاری بگینتوان کسان جبکو بجن حکومت بجن شرعیه انکو حکومت قدم کید ودر کید هاتیه درست کردن ابج دبت آریشت بو خلک شنگاری ابي زبرنا ودر کی بله بجن او کاستن کو بریار دای وگرین وکو پیدوینا یعنی خلکی همیه بریار دای یان جی هندک چن هندک تمینه نه هکاتو ایرو کالیبرنی از بیم زربای وان بریارا دایکو دیزورنا شنگاری و هکاتو بی بجن ربیا کوچ کوچ برام گاری سبیکا ویدمی بچی لیبرنی بصدان کسین شنگاری لیبیا کتابك كو دستوري دان بزبر سر بجن ملكو مال خول شنگاري از بجم دمي بيدا دي زربا كغلك مازن يعني خلك ما اورا دي برف شنگاري بچتنو داكو جيانا خجاركدي و ابادان كرد شنگاري بكن بله ام وير بسياركادي بكن كوكو تتزانين او كسين ج کمپات هنه درد کردن به کیفا خود جاره کادی مافنی نبزوری تف کمپان. اول دم که دا کو اوان بریاره دای بزورن و کو تا دیار کردن جیشلای امنی و شلای اداری و قضا شنگار هشتا گلک ماسی ماینه. باشه او کسین ود گرین یعنی اگر جاره کادی بزورن و دچ چهار استری بو هبیتن و او کسین ود گرن حکمت هرم حکمت عراق دنگ خو جهاندی اوان هر دو حکمت کو کار بو بهت کردن. دیار اوان پنکاوت وصاوت هابیتین هوا کوتا دیار کردن کو اشعالی امنی و طنها شنگار نه جیگیره براسیجک روزانه شک مخابن يعني هيرشن تركيا السروي دفري حين بتايبج سر وان دفرين كو ازيد نهاد چن ل بيجيش اورا بنا خو خلاص بن چنو دركي او بن الوان دفراشك اشعالي تركيا بتا بردمان كرن ديساجي ام بخواز كان كو مخابن يعني بنزيك 6 سال اورا بنا وان ديساجي جارك دي هيرش بكفنا سروانو دفرت وانت ازيان ديسان جيهان حميه بيدنگه هم بر وچند شي حكومه هرم كردستان حكومه عراق شي بيدنگه هم بر وچند ابج براسيجي بتا موتورسيكل سرجيانان لي اوان بريارا داي براسيجي وان بريارا داي كو بزفر نصر ملكو مالن خو هكا بيجين كو او بردمانش نبي الريغرل بيشوان بلكو وان بيجين بيزك قوي بيجين سر زفر نصر ملكو مالن خو بله بشین اف بریارا کوان دای یعنی هین وکو چالاجوانت ازدی هوا جاره که سردانا وزارت کوچ و کوچ بران کریه یانجی بجین پارلمان کردستان پارلمانتاره که سردانا وان کریه یانجی پارلمان عراق سردانا وان کریه کو همشلای امنی و همشلای اداری و کار بو بهت کردن از بارنا کم هتانو کسی سردانوان کربتن کو آسانکاری بوان بیت کن هر ابخو خدانت ابت آوارا ابخو سردانات کنو دنگ خود گهینه وان جهان امجی بریا دنگ خود گهینه بجین پارلمان عراقی پارلمان کردستان ریبریا کوچ کوچ بران پارزگاه دو کی کو آسانکاریان بوان بیت شکر دیسانجک نه بس آسانکاری بوان بیت شکر کو بزفر نصر ملک مالن خو بلکو دست هاریکاریش گهین توان یعنی بریا کوچ کوچ بران وزارت کوچ کوچ بران و چی حکومت عراقی بچی هرم کردستان بتن بریا پارلمان عراقي نونر ميت كردات دركي دا زاون كرد البرلمان الكردستاني دي ساوجي دنگي وان گهين كو دستهاري كاري گهين توان شنگار جاركدي بتا ابادان كرش الي امني وجي بيتا باراستن داكو خلق ما جاركدي توشي و جنوسايد هر مازن نبن بله كاك اكرم او كاسين فد جاريان و وكو تتازانين كورك خراوه تيرورستي گلك مالنوان بجين بيچ كربونيان جي خراب كربون او چاوت زفر نوت يعني او خو جاركدي خانيت خو آبادان كان نوب تايباتي جي او بجین جهن اداری و کو رهبرین اداریان و پارێزگەهێ ئەو جێ هاتبوونە خراپکردن یعنی ئەو دێ چاوە سەردەریەت گەل بژین جهن ئیداریکیان دێ کاروبارên وان ئیداری چاوە ڕێوەچ
براسيجي كبين آلي بين الشنغار وكي ديار قبلته وشماله آلي شمالي يعني هطا ردك يا باشا كو خل أو أضحية تقدر كده خل مالت خلكية باش أنت دالي آلي قبلته وسنتري قضاء شنغالي براسيجي يعطي ويران كرين بارا بترجيز مالت وانت هادنيا هرفان دين يش ناف برين تشتغل كاس تشتغل نما آلي قبلته با لي ديار أوان بريارة دايكو النهال بين آلي الشمالي بخو أكن جيبن هطا دست بيت كت أبدان كرن الآلي قبلته باش تتكرن وخلكي ما بزبرته قبلته ناف سنتري شنغاري ده بله ام دماهیک بسیار بکن او هجمارا کود کمپا دا چند کمپا بون پارێزگە هادوو که و آمارک بردسته هوا که هجمار چند بون اوید کو آواره بوین و چند وگریاینه البيشيا أورابونير كل 2004 سي هش 2014 كو نزيكي سي صدو بينجي هزار كسي ازدي أوراب ودنا فان كامبيا الهرم كردستاني أزبم نزيكي 14 خيفت كامبا هينا يعني شهفدا 14 بالضبط تاين كو نا ازدي دنا داكنجينا دوان سالت بری داشک نزیکی بجین وان سال بری داشک مخابن يعني هیچ هاریکاریک بون نه تکرن رخراو شوان دور بون او شک من ناوا بجین چکوچو بسمارا دا آیا بزبرن یا نه زبرن لی دیاره لبا داویه بریاره داین کو اوج زبرنا سرمرکو مالن خو جاره کدی جیانا خود دست بکن بله دست خوش زور سپاس کاک اکرم بله او زانیاری بونین کو اکرم درویش اج چالاجوان دیارن ازدید نوا پارێزگە هادوو که کو بردوام دیف چونا روشا آوارین ازدید کاتن و کو انجی داد و کو اکرمیش داد دیار کردن کو روشا آوارین شنگالت نوا کمپا دا زور یا خراب بو لوا بریار داد ویکاو دان نخوشی امنی اداری بجنی استخلامی هر واسا و جری نفس در مال و حال خود نوا کمپان دا نمینن هر واسا بریار کادی هبو کو بجن رک خراب کو بجن ریوبریا کو چو کوچ بران بریار دا بو کو او کست نوا کمپان دا در کویتن جره کادی مافنین و جری تاوچ اجبر کو ده ناوان هت راش کردن و کو آوارش جره کادی سروشنید وتن معامله کادی بجن پرو ببتن و دا خازا کمپ خیوت کادی بکتن و دا خازا و جریان بکته کاروان سپاس بۆ تۆ بۆ میوانەکەت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆوە لە دهۆکەوە لەگەڵمان نبوون سپاس بۆ زانیاریەکانتان لە کورتاتەوەری بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر یاسای مافی بەکاربەر تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکی لەو شێوەمانیە کە لە پەرلەمانی کوردستانە دەرکرابێ بەڵام ساڵی 2010 ئەم یاسایە لە پەرلەمانی عێراقیدا پەسەند کرا بە پێی بڕیارێکی شەمان یاسا لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت بەڵام کارپێکردنەکە تاوەکو ئێستا بە تەواوی جێبەجێ نەکراوە و هاوڵاتیانیش هۆشیاریان نییە لەو بابەتە لە 15 ئازاری ساڵی 1962 جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ یەکەم جار لە بەدەم کۆنگرێس کە وتارێکی پێشکەش کرد باس لە بە 4 مادە باسی لە مافەکانی بەکاربەر کرد کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوڵاتیان ئەم مافانەیان هەیە دواتر نەتۆ یەکگرتووەکانیش بە فەرمی ئەو بابەتە یەکلا کردەوە و ڕۆژی 15 ئازاری هەموو ساڵێک یاساشی بۆ دەرکردنەوە یەکگرتووەکان 15 ئازاری هەموو ساڵێکیشی دانا کە بە ڕۆژی جیهانی بەکاربەر بێت گرنگە یاسای بەکاربەر هەبێت لە هەموو وڵاتان بۆم بابەتانە یەکەم لە ڕووی دیاریکردنی نرخ هەرچەندە بازاری ئازاد بێ بەڵام دەتوانرێت کاریگەری لەسەر نرخە بێ لە سەلامەتی بەرهەمەکان کە ئەمە زۆر گرنگە بۆ ئێستەی ئەم کاتێ ئێستا ئێمە کە بزانین ئەو بەرهەمانی کە دەگاتە دەستمان چەند سەلامەتن چەند تەندروستن و نرخیش بە هەمان شێوە گرنگکە ئێستا قەیرانە موچە کەم کراوەتەوە لەلایەن حکوومەتەوە ئەی نرخی بازار بۆ دانەبەزێنراوە تاوەکو ئێستا کوالیتی خواردنەکان پێشکەشکردنی خزمەتگوزاری باش کاتێک کە دەچوویتە شوێنێک تۆ بەکاربەری کارێک دەکەی شتێک دەکڕی بابەتێکت پێشکەش دەکەن چەند خزمەتگوزاریەکان پێویستن لە بازاری ئازادیشدا کارنەکردن بەم یاسایە دەبێت ئەوەی قۆڕخکاری لای بازرگانەکان دروست ببێت هەروەها چاودێریکردنی وردی بازارەکان ئەمە ئەو بابەتە گرنگانن کە لە زۆربەی وڵاتانی ئەمریکا و بەڕوستم ئەمریکای لاتینیشە تەنانەت و لە ئەوروپا و تەنانەت لە وڵاتانی عەرەبیش لە زۆربەی وڵاتانی کەنداوی عەرەبی لە میسر لە لوبنان تەنانەت لە سووریاش بە ئەمە بە یاسا ئەم بابەتە ڕێکخراوە ئەی لە هەرێمی کوردستانی خۆمان چی ئەگەر بێت و بچمە شوێنێک ئێستا بەر لەم کاتەیە شوێنێک سەلامەتی خۆراک نێبێ تەندروست نەبێ شوێنەکە من چی بکەم ئەی ئەگەر نرخ زۆر بەرزکرا بێتەوە ئێستا موچە لە 121 دەستکراوە بە بڕاندن تاوەکو ڕێژەیەکی زۆر ئەی من موچەم کەم کراوەتەوە ئەی نرخی بازار بۆ هەروە وەکو خۆیەتی
نوکو هاوڵاتیەک دەبێت چ وشارێکم هەبێ بۆی بتوانم مافەکانم بەدەست بێنم مەبەستە میوانداری بەڕێز دەژی نەجمەدینمان کردووە کە پارێزەرێکە دەژین خان کاتت باش یاسامان لە هەرێمی کوردستان نییە بۆ بەکاربەر بەڵام لە عێراقدا هەیە گفتوگۆیەکمان لەسەر کرد دەتوانین هەمان ئەو یاسایی کە لە عێراق هەیە لە هەرێمی کوردستانیش بەکاری بێنین من هاوڵاتیەکم دەچمە شوێنێک گرفتێک دەبینم لە ڕووی نرخ لە ڕووی سەلامەتی لەم کاتەیە بچم سکاڵا بەپێی ئەو یاسایە تۆمارکەم بەڵێ ئێمە یاسای ژمارانەوەی ساڵی 2010مانەیە کە ئەتوانم لێرەوە باسێکیەوەش بکەم کە یەکێکە لە سەروەریەکان کە لە سەردەمی جەنابی مامجەلا لە ئەم یاسایە دەرچووە یاسایەکی وامان هەیە کە بەپێی مادەیەکیش کە لە هەرێمی کوردستانە یاسای ژمارەیەکی ساڵی 2010 بەپێی مادەیەک لە کوردستانیش بەرکارە و دەبێ ئیشی پێ بکەن ئێمە لە بڵێن لە عێراق ئەو یاسایەمانەیە و هەتا ئێستا هەتەنها ئەو یاسایە بەکارێنین بەڵێ لە هەرێمی کوردستانیش کاری پێ دەکرێت بەڵێ دەبێت لە هەرێمی کوردستانیش کاری پێکرێت چونکە ئەو کاتێک ئەو یاسایە دەرچووە لە سەردەمی جەنابی مامجەلالە بە بڕیارێکیش لە پەرلەمانی کوردستانەوە ئەو یاسایە نافذکراوە لە هەرێمی کوردستانە بەڵێ لە دادگاکانمان کاری پێکرێت خۆی مەسەلەکە چییە؟ ئەم یاسایە کە دەرچۆ طبعاً لەو ڕۆژەوەی کە دەرەچێت لە جەریدەیەک بڵاوەکرێتەوە دەبێت نافذ بێت و ئیشی پێ بکرێ و لای ئێمەش نافذە بەڵام بەربڵاوی یاساکە لە هەرێمی کوردستانە واتە وەکو تاکەکان وەکو بابەتێکی یعنی گشتی نیان گرتوۆتە بەر من فێری ئەوە نەبوو مەسەلەن بڕۆم جلێک بکڕم شتومەکێک بکڕم دوای کێنامە ماڵەوە لە کوالێتەکەی ڕازی نەبم بڕۆم یەکسەر شەکوایەک بکەم بڵێ من کوالێتی ئەم خواردنەیە ئەم جلەی من بەو شتە نەمکڕێ و ئاوا دەرچووە لەبەر ئەوە لە واقع زۆر ماڵی پێ نەکراوە بەپێی یاساکە ئەم یاسایە هەدەفەکانی چییە؟ کۆمەڵی هەدەفی هەیە ئەم یاسایەتیا دەرکراوەتە پاراستنی حقوقی مستەهلکەواتە پاراستنی حەقی بەکاربەرە کێ ئەیکات ئەبێ لیژنە تایبەتمەندەکان کە لە یاساکە دیاری کراوە مەجلیس وزەرا هەڵدەستێ بە دانانی چەند بەڕێوەبەرێکی گشتی کە بە پلەی بەڕێوەبەرێک گشتیەکانیش دوجار ڕەبتیان هەیە بە چەند جیهەتێکەوە مەسەلەن بە وەزارەتی تیجارەوە بە وەزارەتی ئیتیساڵاتەوە ئەوانیش چەند لیژنەیەک دانێن و ئەو لیژنانە بە دوواداچوونەکەن بۆ نمونە ئێستا لای ئێمە لیژنەکانی قایم قامێتمانێ بە دوواداچوونەکەن بۆ کوالێتی خواردنەکان یاخود بۆ ماوەی بەسەرچوونی ئەو لیژنانە ئەبێ لەو بەرواری کە بۆیاندانێ مەسەن کە سەردانی شوێنێکەکەن لەو بەروارەیە بۆ ماوەی 7 ڕۆژ ئەو جیهەتە ئاگادار بکەنەوە لەو خەلەلێ یاخود لەو کەمکورتی کە هەیەی لە دوای ئەوە ئەبێ ئیجراعاتی لەگەڵ دوو بابەت هەیە لای ئێمە ئێستا ئێمە لە ناو بابەتەکەیین موچە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی کەمی کردوێتەوە دەچمە بازار هەمان نرخە وەکو هاوڵاتیەک دەتوانم بە پێی ئەم یاسایە سکاڵا تۆمار بکەم کە من نرخدانە بەزێنراوە بەڵام موچەم کەم کراوەتەوە خۆ یەکشت هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی بابەتی موچە لەبەرەوەی هەندێک جار کاتیە هەندێک جار مەسەلەن ئەمە زانین کە لە ماوەکانی پێشووترە 4 مانگ بۆ 6 مانگ موچە بۆ شێوەیەدا بەشکراوە باشە نرخەکان هاتوونەتە خوارە دوای ئەوە دیسان گۆڕانکاریەک لە بڕی موچەکان ناکراوە دیسان نرخەکان بەرز بۆتەوە ئیستقرارێتێک لە بڵێن نرخی شتومەکەکانمانان نییە لەبەروی ئێمە فعلەن ئیستقرارێتێک لە موچەکانیشمانان نییە باشە لە یاساکە بابەتێکی لەو شێوەیە نییە بڵێ ئەگەر بەپێی ڕۆژ ینی بەپێی داهاتی تاک لە وڵاتدا دەبێت نرخ لە بازار دیاری بکرێت نا بە هیچ شێوەیەک نەخێر تەنها چیتیایە عقوبەیەکی داناوە بۆ ئەو کەسانەی کە بابەتەکانێنێن طبعاً مستەهلك کێیە مستەهلك شخصێکی معنەوی یاخود کەسێکی ئاساییە یانیش بە کۆمپانیایەک ئەتوانین بڵێن مستەهلك بەکاربەر چۆن هەر کەسێک کە شمەکێک یاخود کەلوپەلێک وەرەگرێ بە ئامانجی سوودبینین لێی باشە ئەمە مستەهلکە لەو کاتەی بڵێن کەسێک کە ئەچێ شتێگەکرە لە بازار باشە ببرۆڵا پرسیارەکەتم بابەتەکە پەیوەندی بە نرخەوە هەبوو ینی موچەت کەم کراوەتەوە بەڵام نرخت هەمان نرخە لە بازاردا تۆ ئەتوانی بچی سکاڵا تۆمار بکەیت تۆ عقوبەکەی چییە بەڵێ عقوبەکەی چێت تەنها عقوبەی بۆ کەسێک داناوە لەم یاسایەیە کە مەسەلەن شمەکێک غەشێک لە شمەکێک هاکات
یاخود مەسەلەن غەش لە مقداری شتومەکێک خواردنێک کاکە باشە عقوبەیەکی تەنها بۆ ئەو داناوە هیچ شتێکی دانەناوە کوالیتیە بابەتەکە بە نرخەوە نیە نەخێر لەم یاسا هیچ شتێکی وایتیانێکە باسی ئەو بکات تەنها عقوبەیەکی بۆ ئەو کەسە داناوە کە غەشیتیاکەم کەمتر نەبێ لەوانەیە تۆزێک منم پرسیارم لە یاسای مافی بە کاربەر دەربچم بەڵام من هاوڵاتیەکەم ئێستا موچەکەم کەم کراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان نرخیش هەمان نرخە من بەپێی داهاتی ئەم وانگانەی خۆم سەرفم کردووە موچەکەم ئێستا دواکەوێت موچەشم لێ ئەبڕن ئەی ماف لەکوێ بەدەست بێنم بەڵێ ئەو بابەتێکی کەشەیە مەسەلەن ئێمە ئەچین بۆ دوکانێکی مۆبیلیات تاقمێکێنین ئێمە موچەکەمان پێشتر باش بووە بە قیستێناومانە بەڵام لە ئێستا موچەم نییە ساحبی کۆمپانیاکەش خاوەنی کۆمپانیاکەش حەقی خۆیەتی داوای کرێکی خۆی بکە داوای ئەو پارەیە بکە کە من بە قیستێناومە بەڕاستی کە ماگانە بێ لە کاتی خوای بۆی ببم بەڵام ئەم زروفەی ئەمەیتیان زروفێکی زۆر ئیستثناییە بۆیە لەو کاتیا حکومەت نازانێت چی بکە بەڕاستی خاوەنی کۆمپانیاکەش کە تۆ پارەت پێنیە نازانێت چی بکە تۆش کە معاش وەرناگری نازانێت چی بکەیت یعنی ئێستا من ئەگەر قیستم لەسەر بێ لای کۆمپانیایەک قستی مۆبیلیات بێ خانوبەرە بێ هەر بابەتێک بێ هەر قیستێکت لەسەر بێت ئەگەر کۆمپانیەکەش چ سکاڵام لەسەر تۆمار بکات نەوەی باتەوە ئەگەر منیش بچم سکاڵا سەر حکومەت تۆمار کەم منیش نایبم بەڵێ ئەوە بزەوە بەدوەکو بابەتی نەفەقەی لێ نەفەقەی مناڵ مەسەلەن جاری وایە ئێمە نەفەقەمان هەیە مەسەلەن هی مناڵ کە ژن و پیاوێک لە یەکتری جابنەوە مناڵەکە حەقی نەفەقەی هەیە کە ماگانە لە باوکەکەیەوە بڕێک پارەیەک وەربگرێ باشە لەو ماوەیە کەشتی چیمان بۆ دروست بوو کەم وچەکە کەم بۆ باوکەکە ینی بەدەست خۆینە چی بکەم ئاشەکەی کەم بۆتەوە و دوو سێ مانگ جارێکی شوەرێگرێ لەو کاتە هەموو ئەو مەسەلەن ئەگەر پێشتر بۆ منداڵێک 180,000 ببڕایەتەوە کرا بە 100,000 کرا بە 90,000 بوو بە حاڵەتێکی ئیستثنایی تێکی ینی بارودۆخ و ظروفی ئەو دقیقەتیەتی طبعاً دادوەر ئەو بارودۆخش ئەوەش قیستەکان کەم بکرێتەوە لەسەر هاوڵاتیان نەکەی ئەی بابەتێکی دیکە سەلامەتی و تەندروستی خۆراک لە بەکاربەر من ئەگەر شوێنێک ببینم ئێستا سەلامەتی و تەندروستی خۆراک کە ئیفرۆشە پێم ڕۆچاوی بابەتە ڕێنمایە تەندروستیەکانی نەکردووە مافم هەیە سکاڵای لەسەر تۆمارکەم بەڵێ بە ئەکیدی هەموو کەسێکە شتێکە بینێ نایاساییە بەلایە و حەقی هەموو کەسێکیش حەقی ئەوەی هەیە شەکوا بکات لەسەر هەر بابەتێک هەر شتێک کە ئەزانێ نایاسایە بڵێ هەموو کەسێکە و مافی هەیە ئێستا من ئەچمە مارکێتێک یان سەمونخانەیەک نانەوەخانەیەکە لەمانە ئەو ڕێنمانەی کە داوا کراوە دەمامکە دەستکێش بەکاربێنی ئەو دەستەی کە بۆ نانەکەی پێی بەمان دەستپارەنەی ئەمان تاوەکو ئاخی ڕێنمایەکان هەر شوێنێک ئەوەی جێبەجێ نەکرد بوو من دەتوانم سکاڵا تۆمار بکەم خۆیەوە ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ بڕیارانەی دەرکردووە لەبەری ئەمە زروفێکی ئیستثنائیە ئەو بڕیارانەی دەرکردووەتیایە کە پابند بن لەو کاتانەی کە پابند نابن ئەتوانین لیژنە هاوبەشەکانی لێ ئەگادار بکەینەوە لەم کاتەیە تێگەی چونکە ئێستا مەسەلەن ئەم یاسایە کە باسی حەقی بەکاربەرە کاتیا ئەوانەی دیاری نەکردووە باشە بەستەنا ئەمە لیژنەکانی چاودێری قایمقامێت لەوانەیە بچنەوە شوێنە بابەتەکەی تۆش بەو شێوەیە بێ ڕاستە ڕاستەخۆ غەرامەیەکی ئەەکەن غەرامەکە بۆ کێ گەڕێتەوە بە حکوومەت بەڵام تۆکو بەکاربەرێک سەلامەتی خۆراکەت نەپارێزراوە تەندروستیەکەت نەپارێزراوە ئەی تۆ چۆن قەرە بۆ کرێتەوە بەڵێ حەقی تاویزی تیا لە یاساکەیە بۆ هەر بەڵامەگەر لیژنەکانی قایمقامێت بێتە ناوان غەرامەکەی خۆیان ئەزای چۆنە کاگرەبین ئەو دوو بابەتی زۆر جیاوازە باشە ئەگەر تۆ کێشت لەگەڵ شمەکەکەی هەبوو خواردنەکەی هەبوو ئەوە ئەتوانین ئەم قانونە بەکاربێنین بەڵێ کوالێتەکەی داوای حەقی تاویزی تیا ئەمە بەڵێ سەلامەتیەکەی ئەگەر تۆ لەبارەی دەستکێشەوەی و دەمامکەوەی ئەوانە ئەوە چەند بڕیارێکە لە وەزارەتی ناوخۆ هێشتا نەبووە بە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دەرچوو بێ باش ئەگەر من لە حاڵەتێکدا بۆ نمونە کەسێک گومانی هەبوو لەوەی تووشی کۆرۆنا ئێستا گومانی هەبوو لەوەی کە لەو مارکێتە لەو نانەوە خانە ناتەندروست بێ پێی دراوە حەقی خۆی نییە سکاڵا تۆمارکە داوای مافی خۆی لەو مارکێتیان لەو داوا حەقی خۆیەتی ئەو کاتەکەوێتە بابەتی تاویزەوە بەس تۆ ئەگەر بڕۆی بڵێ لەسەرەوەی ئەم فڵان کەس ماسکی نەبەستیان شتێ ئەوە ڕێنمایی ئەبێ ئیلا لیژنە هاوبەشەکان چکەن ئەگەر شتێک هیچ شتێکمانی ئێمە لە قانونە بە نەسێک دیاری نەکرابێ تێگەی يعني لا عقوبة لا جريمة إلا بالنص أبي إلا نص تكمان هبه إمش كباسي حقوقي مستهلكة كين بكاربرة كين قانوني كمان هي والله كباسي دوخ وبارودوخي استاكن أروي دسكيش ودمامك وهندي شد أو جاري الرين معاك خو معنا مو رجعنا يبني كلا وزارتي ناو خودرت شو بيستليشنا تعبت من ذكاني اللي أقدر بكينو بابتي جدي كام استكب باسي حقي بكاربرة كريت كارتي موبايلات وأي كريت
لە هەموو 5,000 دینار 1000 دینار زیاتر لێسێنرێت ئەمە لە هەموو عێراقا کاری پێ دەکرێت بەڵام لەم ماوەی ڕابردووە وەکو باجێک حساب کرا بەڵام هەندێک کە سێری کرد ناچێتەوە ناو خەزێنەی حکوومەت هاوڵاتی دەتوانێت سکاڵا لەسەر ئۆتۆمار بکات و بە کاربەرێک ئەم کارتی مۆبایلە بەکارێنرێت نرخێکی زیاتری لێوەرەگیرێت و ناچێتەوە ناو خەزێنەی حکوومەتیش هاوڵاتیە توانێت داوا تۆمار بکە بەڵام ئایا لە واقع ئیشی پێکرێت ینی من ئەمە شتێکی واقعی بڵم یاسا زۆر وایە لە واقع ئیشی پێکرێ هیچ کەسێکمان دیۆ لە واقع بچشکات بکە لە کۆمپانیایەکی پەیوەندیکردن و سکاڵاکەی بیانی لەسەر بابەتێکی ئاوانە ئەگینا کۆمپانیەکانی پەیوەندیکردن زۆر لە کەسە یاسایەکان لە ئەندام پەرلەمانەکان ئێمە قسەیەمان بیستووە هاوڵاتیان خۆیان بێدەنگن خۆیان سکاڵا تۆمار ناکەن بە تایبەتی لەسەر مەسلەی پاشەکەوتی موچە و بڕینی موچە ئێستا خاص ئەم کاتەکە ئێستا ئەم موچێ ئەمڕێ کەس نازانێ ئەمە پاشەکەوتە ئەمە ئیتر ئەخورێ نادرێتەوە ئەمە چیەکی لێت زۆر کەسەڵێن هاوڵاتی خۆی وشیار نییە ئێستێمە پارێزەرێکمان هێناوە لێرە پارێزەرەکە پێمان بڵێ لە ڕۆژشارە یاسایەکەی ئێمە دەتوانین لەسەرم بابەتانە سکاڵا تۆمار بکەین و بیشی بینەوە حەقی خۆمان نییە وەکو بڵێ حەقی خۆمانە هەمومان حەقی خۆمانە طبعاً کە موچەکانمان کەمەکرێتەوە یاخود ناڕازین لە شتێ ئێمە لە ڕوو ئیداریشەوە گەر کێشێکمان هەوێت لە فەرمانگەکەی خۆمان یانن لە شوێنەکەی خۆمان حەقی ئەومانەیە لە دادگای کارگەڕی سکاڵا تۆمار بکەین هەموو کەسی حەقی خۆی هەیە بەڵام لە ڕووی واقعیەوە ینی بەڕاستی ناڵم ظروفی کوردستان و ئەو بارودۆخی ئێستا ئێمەی تێدای وای کردووە کە ئێمە ناتوانانی ناپەرژێنێ سەر ئەوەی بەڕاستی بچین سکاڵایە بکەین لەسەر نرخی کارتی مۆبایلێک ینی ظروفەکە وای لێ کردوین ئەگەر نا لە ڕووی هۆشیاری ئۆتوانین ئێمە هەموو کەسێک مافی خۆیەتی شەکوا لەسەر ئەو شەریکە جیهانیەکان زۆرجار ئێمە کەی بیستین لە هەندێک بابەتیان هەیە بۆ نمونە ئۆتۆمبیلە شەریکەیەکی جیهانی هەیە ئۆتۆمبیلەکەی کشێنێتەوە لە بەرەوەی کوالیتەکەی باش نییە گرفتێکی تەکنیکیمان هەیە یان تاوەکو ئاخیرە هەندێک گرفتی هەیە ئەمە بۆ شەریکێکی بابەتی ئۆتۆمبیلیان بۆ بابەتی بۆ نمونە تۆچی لێرە لە هەرێمی کوردستان قاتێکە کڕی وەکو تۆ خۆت ئاماژەت پێیا فڵان مارکەیە بەڵام یەیتەوە بەرگەی یەکشتن ناگرێ ئەمانە ئەتوانی سکە بە پێ ئەو یاسایە سکاڵا تۆمار بکەیت و مافی قەرەبووتە بێت بەڵێ لە بەروی لە یاساکەیە کۆمەڵێک شتی تایەتیا مەسەرەن حەقی ئەمانی تیا حەقی معریفەی تایە لە یاساکە دیاری کردووە یعنی ئەم قانونە بۆ دەرچۆ بۆ ئەوی تۆ بزانی من ئەچم بۆ دوکانێک حەقی خۆمە بڵێم ئەمە کوالێتەکەی چۆنە ئەگەر دەرەجوو دوو بوو حەقی خۆمە کە پێم بڵێ ئەم سکاڵای ئەم شتەی کە تۆ ئەیکری ئەم بابەتی تۆ ئیکری دەرەجە دووە نامەستم تەقلیدەکانە ئێستا بە ناوی زۆر شەریکەی جیهانیەوە بۆ نمونە جلوبەرگە فرۆشێت لێرە کەچی سێرەکەی ئەو کوالیتێ و کوالیتێ نییە کە لە دەرەوە ئەیکڕی لە شوێنێکی دیکەی کڕی ئەمە مافی سکاڵاکردنی تۆ تۆ سکاڵە لە بەروی بەپێی یاساکە حەقی معریفەی ئەو شتت هەیە مافی سکاڵاکردنت هەیە من خۆم ئەوم بەسەر هاتەوە ویستومە شتێک بکڕم لە شوێنێ بە حسابیەوەی کە مارکەیە و بەڵێ مارکێکی جیهانی و دوای کە پرسیارم کردوانە وڵا ئەمە دەرەجە دووشی نیە ئەمە دەرەجە چواریەتی ئەی تۆ خۆت سکاڵا ئێرە نەوەڵات تۆمارم نەگرت ئەی تۆ خۆت پارێزەرێک بی تۆماری نەکە ئێبێ ئەزانیکە چۆن ینی بابەتەکەمان لەسەر وشیاریە بۆ بتوانی مافی خۆت بەدەست بێنین بەڵێ من دایمە کە قساکەم زۆر واقع بینم تێگەی باسی واقعەکەکەم یعنی ئێمە لە دادگاکانە سکاڵای ئەوە زەڕور و گرنگ و مهمانەیە یەکلانە بۆ تۆ چاجب ئەوەی من بچم سکاڵای بکەم بڵێم دوای ئەوە ظروفی اقتصادی و سیاسی وڵاتی ئێمەش بەڕاستی ڕێگەی بەوەنیان ئێمە ماشەڵامان لەبێ ڕۆتیناتی دادگا خۆی وا ناکات من ئێستا لەوانەیە چوو بم قاتێکم کڕی بێت بە $200 بەڵام ئەگەر بمەوێت سکاڵا تۆمار بکەم لەسەرەوە تاکو قەرەبووم پێ بدرێتەوە لەوانەیە چەند $200 بم بە پارێزەر و بە هاتوو چۆ بە ڕۆتینات ئەمە گرفتێکی دیکە نیە ئەکیدێکێکە لە گرفتە گەورەکان ئێمە ئەو داوانی کە هەمان بوو لە مانگی 2-3 کە کەرەنتینەی بەسەر هاو هەموو چۆ مانگی حوت چۆ مانگی هەشت ئەو گەورەترین کێشێکە ئەو داوایانە زۆر ضروریشن چا بڕۆم من سکاڵا بکەم لەسەرەوەی کە ئەو شتێکە ویستومە بیکڕم دەرەجە دوو بووە زۆر زەحمەتە لە ڕووی واقعەوە بەڵام ئەگەر بێت و ظروف و باری و گوزەرانی هەرێمی کوردستان بگاتە ئەوەی کە ڕەفاهێتێکە بێ خەڵک مرتاح بێ خەڵک ینی تااقەتێکی هەبێ بەڕاستی بڕوا بچێت لەسەر شتێکی بەسی سکاڵا بکە ئێمە زۆر ئێستا بە تایبەتی لەم کاتەیە کاتی ئەوەیە کە ئیتر تۆ ئاشنابی بە مافەکانی خۆت بە تایبەتی لە ڕووی کاتی قەیرانە کاتی مەسلەی تەندروستیە سەلامەتیە ئەنی زۆر کەس دەڵێن ئێستا ئێمە کۆڕۆنا کە کۆتاییشی پێهات ئەبێ ئێمە بیر لەو زەمەنە هەر بکەینەوە لەگەڵ ئەو زەمەنە هەر بژین کە ئیتر بە تەندروستی بژین نابێندێ بابەت هەیە ئێمە ئیمالی بکەین
ئەی بە جدیەکەی وایە ئێستش بۆ مەسلە یاساییەکە تۆ بەکارێنەرێک بەکاربەرێکی یت لێرە بابەتێکت هەیە شتێک دەکڕی دەبێ ینی ئەو مافەی خۆشت بەدەست بێنی بووی. یەک بابەتی دیکە کە زۆر گرنگە مەسلەی دەرمان زۆر قسە لەسەر کوالیتی دەرمان دەکرێت. دەچی لە شوێنێک تۆ دەرمانێک دەبینی بۆ سوود لێ نەبینی وام دەرمانە دەتوانی لەوە شاسکاڵات تۆمارکەی؟ بەڵێ بەڵێ دەتوانی سکاڵات تۆمار بکەی هەرچەنەوە بابەتی دەرمان بابەتێکی زۆر قوڵە ئەگەر کەسێکی لە بوارە یاسایەکەی نا لە بوارەی کوالێتی کۆنتترۆلەوە ینی بانک کرێ ئەوە بک زۆر باشە چکە زۆر وردە ئێمە بەڕاستی هۆشیاریمان لەبارەی ئەو شتانەشەوە نییە. نەهاقیشمان ینی هەر کەسە و بەپێی توانە و یان لێ هاتووی یان بەپێی اختصاسەکەی بەپێی شەهادەکەی دەتوانێت بزانێت بەسمان لە بەرنامەکە بەڕێستمان بانگێش کردووە بۆ بەرنامەکەمان ئەوەیە کە بابەتەکان و شارەکان بخینە ڕوو بۆ هاوڵاتیان بە هاوڵاتیان بڵین تو ئەم مافەیاسایانت هەیە دەتوانی لەسەر ئەم بابەتانە سکاڵات تۆمار بکەیت بۆ ئەوەی چی دیکە ینی بازرگانێک بە خۆرخکاری بابەت بەکارنێنێ لە بازاردا یان کەسێک بە ئارەزی خۆی شەکان بە تۆ نەفرۆشێت بڵێ ئەمە مارکێ مارکەش نەبێت یان سەلامەتی تەندروستی نەبێت یان بابەتانی نەبێت بۆی هۆشیارێکمان هەبێ لەوانەیە لە زۆر یاسای زۆر شوێنی جیهاندا بۆ نمونە یاسای مافی ڕەشپێستەکان کە تاوەکو ئێستش هەر گفتوگۆی لەسەر دەکرێت بەڵام لە ئەمریکا خەباتی زۆر لەسەر کرا تاوەکو توانیان یەکسان بن لەگە سپی پێستەکان ئێستش قسە لەسەرەوەی کە یەکسان نین و قسە لەسەرەوە بەڵام ئەمە خەباتێکی ئەوێ ئەمە بابەتێکی ئەوێ مەبەستەکەمان ئێمە ئەوەیە ینی ئەم بابەتانە نابێ هۆشیار بێ لە ناو خەڵکدا بەئەکیدی هۆشیاری لە هەموو ڕێکەوە بەلای من زۆر گرنگە تۆ حتا ئەگەر بڕۆی خواردنێک بکری ئەگەر بڕۆی جلێک بکری ئەگەر بڕۆی دەرمانێک بکری هەتا مەسەلەن بڕۆ تۆ لە سەیدەلیەکان توێ دەرمانێک بکری ئەگەر من جاری وای خوێنمەوە زانم بەرواری بەسەر چوونەکەی ئەو دەرمانەکەیە نایکڕم بەڵام ئەی چی لەو کەسە بکەین کە خوێنەواری نییە باشە خوێنەواری نییە یعنی ئەکرێت ئێمە مەسەلە نێڵین دایکمان باوکمان ننکمان کەسێکمان بەبێ ئەوەی خۆمان ئاگادار بین چێ دەرمانێ بکڕێ بەڕاستی ئەم هۆشیاریش چۆنە ئێستا لە وڵاتانی تر بەڕاستی وڵاتانی تر بۆیە پێشیش کەوتون لە هەموو ڕوویەکە هۆشیاریان هەیە ئێمە زروفێکی خراپی سیاسی و اقتصادی ڕووی تێ کردوین کە ئەمانەیە کە نەخۆشەکەوین تەنها بڕۆین حەبەکە بکڕین و ئەکسەر بیخۆین و چاک بینەوە بیر لەوە ناکەینەوە کە ئایا ئەم یان کۆمپانیاکان بەڕاستی دەرمانەکان ینی ئەوەنە کۆمپانیا زۆرە من خۆم جاری وایە ینی 20 شوێنم کردو بە دوای یەک شەریکە لەبەر ئەستم کردووە کە من ئەو شەریکێ دەرمانی ئەو شەریکێ بەکارێنم باشم ئەو کۆمپانیایە نییە یانیش دەرمانێک دێتە کوردستانەوە جاری وایە تۆتەوێ بڕۆی بیکریتەوە لەسەری لەبەری ئەوە باشە نییە ینی ئەمە بەڕاستیشی حکوومەتە پێش خەڵک بگومان ئیشی حکوومەتە بە تایبەتی لەم کاتی کۆرۆنایە ئەمە زۆر ڕوبەڕوومان بوویەوە هەر کەسێک دەهات دەچۆ سەر سوۆسیال میدیا ڤیددیویکی خۆی بڵاو دەکردەوە دەیوت فلانش زۆر گرنگە بەڵێ زۆر گرنگکە ڕیکلامێکی زۆریە کرد وایە کرد خەڵکێکی زۆر پەلاماری و بابەتە بن کەچی بابەتەکە بۆ شێوێش نەبوو من وەکو کاربەرێک چوون پارەم یاوە بە بابەتێک کەوتوێتی باشە مافی خۆم هەیە بچم سکاڵە دوای لەسەر و کەسە تۆمار بکەم کە بابەتەکەی بۆ شوێنە بووە ئەزانی چۆنە کاگرێبین سوۆسیال میدیا زۆر بەرفراوان بووە تۆ ناتوانانی ڕێ لە ڤیددیوەک بکری من نەخۆشی کۆرۆنام گرتووە ڤیددیوەک بڵاوکەم وڵە من بە فلانشت باشم یا خراپم هەر من نیم یعنی دەیان ڤیددیو خۆشتان ڕۆژانە بەرچاوتانەکە دەیان ڤیددیو دەیان معلوماتی غەڵەت بەڕاستی ئەدرێ بە خەڵک زۆر کێشەیە ئەگەر بە خۆیاسایی تۆ بێت ینی ئەم دوو جار تاوانبارە بێ یەک بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دووش لەم قانونی بەکاربەرە ینی وانە ئەوە زیاترە چێتە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوەتوانی ئەو یاسایی بەسەراجێ بەجێ بکەین بەڵام لەسەر و هۆشیاریەکەشەوە کە هەموو تاکێکە بێ هۆشیاری هەبێ و هیچ شتێکی ناڕاست قبول نەکا کە هەستەکە لە لای خۆیەوە کە ئەم شتە ناڕاستە حکوومەت پێویستە بە دوواداچوونێ بۆ ئەوانە بکە بەڕاستی حکوومەت یاخود داواکاری گشتی ئەتوانێت بەداچوون بە دوای ئەو معلوماتە غەڵەتانە بکە کە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە بڵاوکرێتەوە یان بەکارێنانی دەرمانێ لەم کۆرۆنایە باوەڕەکەی لەم ڕۆژانەیە شتێکم ینی بیست پیاوێک چوو بوو ئەمەەی سیر خواردە بوو تو بیان سیر باشە مەعیدەی کون بوو چوو بوو بۆ دکتۆر تو بووی بۆچی مەعیدە کون بوو تو بووی وڵا ئێوە نەتاون تۆ سیر بەکاربێنن ینی بەجددی یەک بابەتی دیکە ئەوەی کە جیاوازی نرخ ئێستا بۆ نمونە لێرە لە مۆڵێکە بینی دوکانێک کراوەتەوە ئەچی مۆڵێکیش بۆ نرخ شارێکی کۆستەمبوڵە بینی دوکانێکە مارکەیەکی جیهانیە ئەو لەوێ فەرعێکی هەیە لێرەش فەرعێکی هەیە
لەوێ زۆر نرخەکەی هەرزانە بەڵام لێرە نرخەکەی گرانە هەمان دوکانە و هەمان فەرعە ئەتوانی سکاڵە لەسەر شتۆمارکەی ئێستش ئەو شتە دووباراکەمەوە یەکەمیشت ئیشی حکوومەتە کوالەتی کۆنتترۆل زۆر بەهێز بکە استقراری نرخەکان بەهێز بکە پاشان کە ئەمانەمان کرد ڕێگە ئەگرین لە بڵاوبوونەوەی نرخی بەرز یاخود کوالەتی خراپ بێتە وڵاتەکەمانە و پاشان بەپێی ئەم یاسایە بێ کە من وەکو بەکارهێنەرێک ئەو ماوادەم لەلا خراپیان لام باش نییان نرخەکەی بەرزە توانم سکاڵە تۆمار بکەم بڵێ ئێستا حکومت نایکە داواکاری گشتی نایکە نەرەوێ بڵم با حکومت بیکە ینی واقعەکەمان ئێستا ئەوەیە ئێستا وەزارەتەکان مەشغوڵ کراون هەموو کاری وەزارەت و توانای مرۆیی هەموو وەزارەتەکان بۆچی ڕێژەی موچە چەندکەم ئێستا گەورەترین کاگرەبین ئەڵێم حکومت لەبەرەوەی حکومت بەڕاستی باوکی میلەتە ینی ئەگەر حکومت ڕێگری ئەمە لە بابەتێکی یەکلاکەرەوە بەس ئێستا من وەکو هاوڵاتێک بڵێم حکومت ئەمە ناکات داواکاری گشتیش ئەوە ناکە ئەمن خۆمۆشیاریم چی بێ وەکو دو قسەت بۆ خەڵک ڕووکەیتە خەڵک و ئۆکشێوەکو شارێکی یاسایی بەکاری بێن بۆ دەسێنانی مافەکانی من داواکارم لە هەر شوێنێکە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر شوێنێکە شتێکی ناتەندروست دەبینم یاخود خواردنیان جلێک یان مەوادێکە زانم ماوەی بەسەرچوونەکەی نزیکە ئەسڵەن ئەوەش نابێت لە مارکێتەکان بمێنێت کە ماوەی من ئەو شتامێ بیکڕم 2 ڕۆژی ماوە بەسەر بچێدانراوە بۆ ئەوی بفرۆش من بە 2 ڕۆژ ئەو شتە تەواو ناکەم پێویستە خەڵک خۆی هۆشیارێکی لا هەبێ قبوڵی نەکە ئەگەر ئێمە توانیمان ئەوە قبول ناکەین یاخود سکاڵایەک ئەگەر ئەنجامیشی نەبێ بەڵام ئێمە سکاڵاکە هەر بکەین ئەبێتە هۆی ترسێک بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بۆ ئەو کەسانش کە ئەو ڕێگە خراپە هەڵەبژێرن هۆشیاریەک بڵاوە بێتەوە لە ناومانە و بەڕاستیش ئەو کارە ساتانین کە بەهۆی خواردنەوە یاخود بەهۆی دەرمانی بەسەرچوە بەهۆی دەرمانی کوالێتی خراپەوە ڕوو لە کەمبوونەوە ئاکات پارێزەر زۆ سپاس سپاس دەکەین سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست خواتان لەگەڵ